ڕۆژتان باش من ڕێبینیا ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ بڕگە و بابەتەکانی ئەمڕۆ بەماوە 1 ساعت و نیم لەگەڵتان دەبین. چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادە کردوون. هەروەها سێت تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەرۆی لەم بارودۆخە داراییە قورسەدا چۆن بتوانین خەرجیەکانی خێزان و ماڵەوەمان ڕێک بخەین لەگەڵ ئەم بارودۆخەدا. کۆمەڵێک تەکنیک هەیە کە پسپۆرەکانی ئابووری دەیخەنە ڕوو بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ بارودۆخەدا خۆت بگونجێنی. تەوەری دوێن بەرنامەکەشمان قسەکردن دەبێت لەسەر وەرزی پاییز و زستان کە ئێستا لە ناو وەرزی پاییزدا و هەنگاو بەرە وەرزی زستان دەڕۆین بەرە وەرزی سەرما دەڕۆین. لەم کاتانەدا لەم وەرزانە پێویستمان بە بەکارهێنانی دژەخۆر و چاویلکە دەبێت. هەندێک کەس زیاتر لە وەرزی بەهار و هاوین لای خۆمان ڕۆشنبیرێکی بەو شێوەیە هەیە کە لە وەرزی بەهار و هاویندا چاویلکە بەکاربێنن و هەروە دژەخۆریش بەکاربێنن. بەڵام بابەتەکە لە وەرزی پاییز و زستاندا کەمترە، خەڵک کەمتر هەردوو بابەتەکە بەکاردێنێت. پسپۆڕەکانی بواری پێست و پسپۆڕی گواری چاویش میوانمان دەبێت گفتوگویان لەگەڵ دەکەین چەند پێویستەوە چ جۆرێکیش بەکاربێنین ئەگەر پێویست بێت. لە کۆتاتەوەری بەرنامەکەشماندا قسە دەکەین لەسەر چارەسەرەکانی هەناسەتوندی. ئێستا گرفتێکی گەورە هەیە لە نێو توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا، ئەوانەی کە تووشی کۆرۆنا دەبن پێشووتر نیشانەکانیان کەم بوون. بەڵام ئێستا داتاکان ئەو نەخۆشانەی کە تووشی کۆرۆنا دەبن داتاکانەوان پێ دەڵێن کە بەشی زۆریان یاخود ژمارەیەکی زۆر لەوانەیە کە تووشی کۆرۆنا دەبن ڕاستەخۆ دەداتە بۆریەکانی هەناسەیان، گرفتی هەناسەتوندیان بۆ دروست دەبێت. لەگەڵ پزیشکێکی پسپۆر کە بەردەوام لەگەڵ هەر لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ناو هەرێمی کوردستان لەگەڵ نەخۆشەکانایە. ئەو پسپۆڕە باس لە تەکنیکەکانمان بۆ تا هەنگاوانە چی کە ئێمە دەتوانین پێڕەوی بکەین هەر سەرەتا بۆ ئەوی خۆمان ئامادە بکەین لە وەرزشکردن بێ هەر بابەتێکی دیکە بێ ئەگەر تووشی کۆرۆناش بووین گرفتمان نەبێت لە هەناسەدان و لە بۆریەکانی ناسە و لە سیەکانمان بە تایبەت. و ئەگەر تووشی کۆرۆناش بووین ئەو هەنگاوانە چینیان و ئەو بابەتانە چی کە بەشەوە پێڕەوی بکەین بۆ ئەوەی کە نەیاتە بۆریەکانی هەناسەمان و ئەگەر یایە بۆریەکانی ناسەمان سەرەتا هەندێک نیشانەی سەرەتاییمان هەبوو چی بکرێت بۆ ئەوەی کە بابەتەکان قورس نەبن لەسەر شارمان و نەبێتە هۆکاری گیان لە دەستدان. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەگەڵ گونجاندنی خەرجیەکانی خێزان و ماڵەوە لەگەڵم بارودۆخە داراییە. ئێمە بابەتەکە پەیوەندی نییە بۆەوەی کە ئێستا بەرگری بکەین لە حکوومەت یاخود وەزارەتەکان کە بڵێن موچە نادرێت کەواتە دەبێت ئێمە بەرگریان لێ بکەم. بابەتە پەیوەندی بۆ نییە، پەیوەندی بەوە هەیە کە هەموو کەسە قسە لەسەر دەکات کە ئەمە ناکرێت بەم شێوەیە بە موچە بدرێت بە فەرمانبەران و مامۆستایان و کارمەندانی حکوومەت. بەڵام ئێستا حکوومەت وای کردووە ئەم مانگە نزیک بوویەوە لە 60 ڕۆژ اینجا موچە دابش کرا و بە لێبڕینیشەوە. کەواتە ئەو بابەتە دارایی کە ئێستا دێتە بەردەستمان چ موچە خۆر بین چ لە ئەگەر کاسبکار بین یا هەر کارێکی دیکەمان هەبێت وەکو ڕابردوو نییە. چی بکەین بۆ ئەوەی کە خۆمان لەگەڵم بارودۆخە داراییە بگونجێنین. ئەوانەی کە ئێستا پێویست نین جێبەجێ بکرێن چین ئەو بابەتانە. هەندێک جار دەبیرین بۆ خەڵک تا ئێستا ڕۆشتن بۆ گەشت و بۆ سەیران و بۆ هەندێک بابەتی ڕەفاهەتی ژیانە تاوکو ئێستا وازیان نەهێناوە. لە هەمان کاتیژا دەبینی قەیرانێکی دارایی گەورەت هەیە، موچەت لە کاتی خۆیان پێ نادرێت، کاسبکار وەکو جارهان بازاری نییە، گرفتی دارایی هەیە. قسە لەسەر ئەم بابەتە دەکەین کە چۆن خۆمان لەگەڵ ئەم دۆخەدا بگونجێنی لەگەڵ بەڕێز دکتۆر خالید حەیدەر ئامۆستای زانکۆ لە بەشی ئابووری لە زانکۆی سلێمانی. دکتۆر ڕۆژ باش بخێر بێن. سپاس بژیت. نەمن و نەتۆ لەگەڵ ئەوانین کە حکوومەت بەم شێوەیە موچە دابشکە و بەرگریشی لێ ناکەین. بەڵام دەوەرەکەمان ئێمە ئەمڕۆ ئەوە نییە کە باسی ئەوە بکەین. ئەمانە ئەگەر دەرفەت هەبوو پێم خۆشەوەکو ئابووری نانسێک وەکو پسپۆڕێک کە بەڕێستان شارزایکی گەورەتان لە بوارە هەیە قسە بکەین لەسەرەوەی کە حکوومەت بەم بارودۆخە ئەگەر بەم شێوە موچە دابشکرێت ئایندەی وڵات لە ڕووی ئابووریەوە چیە بێت. وایە ڕاستە ئەمەی کە سەرۆکی حکوومەت هێرمی کوردستان دەڵێت دەوڵەتداری تەنها دابشکردنی موچە نییە بەڵکو دەبێت چەند کارێکی دیکەش بکەین. ئەمە ڕاستە ئەمە سیستەمێک کە پێڕەویان کردو. بەڵام با سەرەتا بابەتە گرنگەکە باس بکەین ئەوەی کە پەیوەندی بە تاک بەتاکمانەوە هەیە. ئێستا خۆمان چۆن بگونجێنین لەگەڵ ئەم دۆخە داراییەدا؟
زۆر سپاسەنەکەم بەناوی خۆی بەخشندە میهرەبان خۆی بە تاکید ینی ئەوەی کە ئەگوزەرەی ئێستا وەکو بەڕێستانە پێشکێکە ئاماژەتان پێداوەیە کە ئێستا دۆخەکە دۆخێکی زۆر نالەبارە بەڵام ئەبێمە دوو بابەتی زۆر لە یەک ینی جیاواز و این بێ لە یەک جا بکەینەوە ئەوەیە کە ئێمە لێرە باس لەوە ناکەین کە موچە هەیە یان نییە باس لەوە کە تۆ بەڕێزت ئینسان وەکوین وەکو کەسێک وەکو گۆڕاوێک کە کاریگەری تیاکراوە ئێستا بەوەی ئەوەی کە ئاماژەتەن پێدا 6 ڕۆژ جارێک یاخود تۆزێک کەمتر هەندێک جار موچە ئەدرێت بووە بە لێبڕینەکە چۆن خۆی بگونجێنە لەگەڵ دۆخەکە ئەم بابەتە جیاوازە لەوەی کە ئایا موچە هەیە یان موچە نییە یعنی کە موچە نەبوو ئیتر تەمان بەتاکید لێرە دۆخی ژیان ئاسی ژیاندا ئەبەزێ بۆ نزمترین ئاست وەکو ئەوەی کە پێوەرەکانی هەژاری هەیە لە ئاستینەوە دەوڵەتی باس لەوە ئەکە کە تۆ جەنابەت هێڵێکی تایبەتت هەیە بە هێڵی پەیوانەکردنی ئەم دۆخە بریتە لە هێڵی هەژاری لەوە کەمتر بوو ئیتر ئینسان کۆنتترۆڵی پاراستنی دۆخی خۆی لە دەست ئەدات ئیتر ناتوانێت خۆی لەو ئاستە بێڵێتەوە کە سەروی هەژاری بێ سەروی فەقیری بێ ئەوە کە هەیە ئەم ئێستا ئەوەی کە ئەگوزەری ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە زۆرینەی وڵاتانیش ئەوانەی کە بە تایبەت وڵاتانی ئەو وڵاتانن کە پشتە بەسم بە داهاتی نەوت لەبەر ئەوەی جەنابەت ئەزانی هەردوو بابەتەکە لە یەک ئاراستە ئێستا ئیشەکەن بابەتی دابەزینی نرخی نەوتەکە لەگەڵ بابەتی بواری تەندروستیەکەش کە تێک چووەوە ڕاستی ئەم وانە کردووە کە چالاکی ئابووری زۆر کەس ببێتەوە لە ئاسێک بە ئیتر حکوومات پارەیان دەست ناکەوێ کەرتی تایبەت کە حکوومەتیش پارەی دەست نەکەوت کەرتی تایبەتیش لە چالاکی ئابووری کە بەشدارە ئەوش پارەی دەست ناکەوێت واتە فەرمانبەر ئیتر لە کەرتی گشتی بێ یاخود لە کەرتی تایبەت بێ پارەی کەمتر دەست ئەکەوێت اینجا لێرە بێنە سەر بابەتەکەمان خۆی چۆن بگونجێنێ یەکەم تۆ بەڕێزێت بە پێی پۆلیانکردنی ماسلۆ بۆ دابشکردنی یاخود بۆ هەوڵدانی ئینسان بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی خۆی لە گرنگترین شت دەست پێەکە کە بریتە لە چی بریتە لە پێداویستەکانی ئینسان بۆ مانەوەی نەمرێ لە برسا لە ژیان بمێنێ خۆی بپارێزێ ئەمە گرنگترین شتە بە تاکید هەوڵەدا بۆ ئەمن و ئاسایشی خۆی بپارێزێ اینجا هەنگاوی دوای ئەوە بۆ بابەتەکانی تر کە وردە لە گرنگترین کەم ئەبنەوە با بڵێن لە ئەساسی ترین و بنەڕەترین این پێداویستی کە مانەوەیە اینجا وردە بۆ بابەتەکانی تر ئەوەیە کە بە نمونە جلوبەرگە دوای ئەوە شوێنێکی گونجاو بۆ ئینی دانیشتن سەکەن نیشتێجێبوون و دوای ئەوە دروستکردنی گروپاتی کۆمەڵایەتی لە بینی خۆی و هاوڕێەکانی وەوە تا بگاتە بەرزترین ئاستی با بڵێن پێداویستەکە کە خۆ سەلماندنە ئینسان هەست بکە کە ڕێز و تەقدیری کێ لە نێو کۆمەڵگە لە یەکەم شت ئەوەیە کە تۆ جەنابەت سەیرەکەی ئەو پارەیە کە دەستی ئەکەوێ پارێکی گونجاو نییە ئیتر هەوڵەدا بۆ ئەوەی خۆی بێڵێتەوە نەمرێ لە برسەوەکو وتمان لە ئاستێکی زۆر نزم واز ئێهێنێ لە بابەتەکان کە جەنابتان ئاماژەتەن پێدا چوونە دەرەوەیە گەشتکردنە ئەو بابەتانە بۆ لەبەرەوە من پارێکی گونجاوم نییە پارێکم نییە لەو ئاستە بێ کە من بتوانم کیلۆیەکی گۆشت یاخود سەوزە و میوەجات بکڕم لەگەڵ هاوسەرەکەم و لەگەڵ خێزانم بنمونە ئەگەر سیارەما بێ بچینە دەرەوە بنزین بۆ سیارەکە بکڕم واتەن ئەم بابەتەنە هەمویان کە پارە نەبوو لەو ئاستە نابێت کە من بتوانم بچمە دەرەوە گەشتێک ئەنجام تۆ لە ئاستی ڕەفاهێت ئیتر لە ڕەفاهێتیش نەماوە لە ئاستی مەقبول و پەسەندکراویش نەماوە معنای ئەوەیە کە تۆ جەنابەت ڕۆژانە وەرە حسابی بکە بەڕێزت 400,000 یاخود 500,000 دینارت هەیە بۆ موچەی مانگێک کە ئێستا بۆتە سەروی مانگێک نزیک بۆتەوە لە 6 ڕۆژ جارێک وەرە ئەو پارەیە بە لێبڕینەکە دابەشی بکە لەسەر چی لەسەر 6 ڕۆژ بنمونە 55 ڕۆژ 50 ڕۆژ باشە ئەو پارەیە ئەگەر خێزانەکە پێ کاتێ بێ لە ژن و مێردەکەی بنمونە لەگەڵ دوو مناڵە زۆر نەڕۆین کە جەنابتان ئەزانی ئێمە خێزانی کوردی پێ کاتووە لە بنمونە 5-6 سەرخێزان دوو کوڕ و سێ کوڕت هەیە کشێکت ینی بنمونە سێرەکەی پێ کاتووە لە 6 کەس 5 کەس 6 کەس نائیمە باسی خێزانێکی ئاساییەکەی باشە بۆ 400,000 دینارە چی بکات ئەگەر کرێکی بێ ئەو کەسە چی بکات
معنای ئەوەیە کە تۆ بەڕێزت لە سەرتاوە کە چوو موچەکەت وەرگرت وەرە دابەشی بکە لەسەر 6 ڕۆژ ئەمە ئەگە لە 6 ڕۆژەکەش بدرێت بەلێ بڕینەکە کە ئێستا جەنابەت بینیت جاری پێشوو باس لە بنمونە ڕێژەی کرا ئێستا 121 بزانم 121 بوو ئێستا بۆتە هەژدا خەڵک گومانی هەیە سیقەی نییە لەوەی کە مانگێکی تر لەوانەیە ڕێژەکە 130 بێ لەوانەیە 140 بێ ینی گومان بابەتەکە لە گومانە باشە تۆ جەنابەت لێرە سەرەتای دوو مانگەکە 6 ڕۆژەکە تۆ جەنابەت موچەکەت وەرگرتووە ئەو پارەیە چۆن دابەشی بکەیت لەسەر 6 ڕۆژەکە باشە یەیتە سەر ئەوەی کە کوواڵەتی نان خواردنەکەشدا ئەبەزێ ئەوە جگەلەوەی کە بڕەکە بە نمونە پێشتر ئینسانێکی ئاسایی لە ژەمێکی نان خواردن گریمان 2 سەمونیە خوارد ئێستا بە دڵنیاییەوە کردێتی دانەیەک سەمونێک لەوانەیە ڕۆژەکە هەمووی سەمونێک بخوا باشە ژەمی نان خواردنەکەی بەیانیان پێشتر لەوانەیە هێلکەی تیا بووە بە نمونە کەرەی تیا بووە ئیتر هەنگوین یاخود کۆمەڵێک شتر پەنیرە بابەتەکانی تر شیرەمە نییە ئێستا ئەوە نەماوە ئێستا وازی هێناوە لەو بابەتێ وای لێ بکەین وای لێ بکەین من تەسەوڕەکەم ئەسڵەن ژەمەکانی ناخواردن لە 3 دانە بۆتە 1 دانە لە ڕۆژێکدا بۆ زۆرینەی و کەسانی کە فەرمانبەرن بەڕاستی باشە ئەمە کاریگەری چییە لەسەر کەرتی تایبەت لەبەرەوەی مە باسی حکوومەتەکەین باشە من و جەناب و کەسانی ترکە موچەکەی کە وەری ئەگرین بەو شێوەیە بێ لەو ئاستە بێ ئیتر چوونمان بۆ بازار کەمترە بێ ئەو کەسش کە لە دوکان دانیشتووە چاوەڕێ هاتنی ئێمە کات و پارەکە خەرج بکەین ئەوش ئیتر بەتەمان نابێ بۆ لەبەرەوە تۆ جەنابەت ئەو پارەی پێشتر هەدبوو پێت نەماوە ئێستا بچی بۆ بازار شت بکڕی ئەوش ئەبینی جەنابەت دوا بەدوای ئەوە چی ئەبێ ئەو داهاتێ ئەو پارێکە دەستی ئەکەوێ کەمتر ئەبێ و دوا بەدوای ئەو دوکاندارە اینجا بچین بەرە ئەو کەسێکە بە کۆشت ئەفرۆشێ بە جملە ئەفرۆشێ ئەو کەسێکە شت هاوردە کاریگەری لەسەر هەمووی هەیە باش دکتۆر پێشتر ئێمە ینی وەزعەت داراییەکە لە 2014 خراپە 2019 نەبێت هەندێک باش بوو موچە لە کاتی خۆیادرا حاڵەتێک هەیە کە لە بودجەی وڵاتان کە پەسەند دەکرێت بودجە بۆ حاڵەتی کتوپڕ دادەنرێت ئیتر ڕووداوێکی بوومە لەرزە بێ حاڵەتێکی سروشتی لافاو بێ یان هەر حاڵەتێک بێ کە وڵات کوێتە نایۆ لەو بودجەیە بە کتوپڕی ئەیهێنن تا چەند پێویستە ماڵەکانیش بۆ خۆیان خێزانێک سندوقی کتوپڕی هەبێ پارە لەوێ دابنێت بۆ حاڵەتێکی کتوپڕی لەم شێوەیە ئێستا وایە خۆی ئوستاز ڕەبینگیان ئەوەی کە ئەفەرمون جنابتەن زۆر زانستیانەیە زۆر ڕاستە فعلەن ئەبێ وڵات حکوومات وەکو فعلەن دەرکەوت کە ئێستا لە زۆرینەی وڵاتان و حکوومات ئەو شتە کرا بەڵام ئەوەی کە لای ئێمە هەیە لەبەر ئێمە بەشێکی لە سیستەمی دارایی عێراق و بە پێی ئەو شتێکانە لە دەستور هەیە و بە پێ ڕێکەوتنەکان هەیە دیارە ئێمە بۆمان نییە لەبەر ئەوەی دەسەڵاتی نەقدیمان لا نییە دەسەڵاتی نەقدی لە بەغایە وەکو جنابتان باش ئەزانن دەسەڵاتی هەرگرتنی یەدەکێکی نەقدیشمان نییە ئەوەی کە من ئەزانم بەڕاستی بۆیە تۆ جەنابەت لێرە ئەگەر باسی حکوومەت بکەین ئەو یەدەگەی کە نەبوو کە نەبوو پێویست نەبوو تۆ جەنابەت ناتوانانی ئەوە بکەی ئەوە اینجا بینە سەر خێزانیش لێرە تا چەندێک بتوانێت یەدەک هەڵبگرێنیانی تۆ بەڕێزت باس لە خێزانێک ئەەکەی کە فەرمانبەرە ڕێژەیەکی زۆری لە کۆمەڵگەهەیە پێکێنەی ڕێژێکی زۆرە وەوتمان ئەمەش بەسراوە بە کەرتی تابەتیش بەسراوە بە کەرتی گشتیەکە واتە لێرە تۆ جەنابەت ئەو ئەگەر ناوی بنین یەدەگێک یاخۆت بابەتێکە کە هەڵی ئەگری جەنابەت بۆ داهاتوو لە سەرەتاوە ئێمە ئەزانین زۆر نییە بۆ لەبەر ئەوەی لە سەرەتاوە ئێمە ئەزانین مۆزەف فەرمانبەر موچەکەی لەو ئاستەنیە کە یەدەکێکی زۆر بۆ خۆی جا بکاتەوە بۆ ئەوەی لە کاتی پێویست هەندێک حاڵەت هەبوو بۆ نمونەمە بینیومانە لە ناو هەرێمی کوردستان منۆ گوگوتم یانی دووبارەیەکەمەوە نە من نەتۆ چونکەم پێشتر گفتوگۆم کردووە لەگەڵ تۆ ئەزانم هەڵوێست چۆنە ینی لەگەڵ ئەم سیاسەتی ئابووری حکوومەت هەرێمی کوردستانانیت بەڵام هەندێک شت هەیە بە واقعی بۆ ئێمە خۆمان باسی بکەین لەسەر تاکەکانی خۆمان پێشووتر کە موچە باش بوو سێرتەکرد لە 3-4 مانگ جارێک یان زۆر پرۆژ تا 6 مانگ جارێک ناوماڵەکەیە گۆڕی ئەچوو ئۆتۆمبیلەکەیە گۆڕی سەفەری دەروی وڵاتیە کرد پاشەکەوتێکیشی نەبوو پارەیەکی لە ماڵا نەبوو بۆ حاڵەتی کتوپڕ ئەم بیرکردنەوە دروستە ئەوە زۆر نادروستە بەڕاستی یەکەم ئەوەی کە ئەفەرمووی کڕینی شتومەک گۆڕینی ناوماڵ بە قیست ئەکرا لەبەرەوەی ئەمزانی من وەکو موەزەف موچەکەم بەردەوامە
ئاساییە لێبڕین ئەو بابەتەنی تیانە تۆش بەڕێز وەکو خاوەن پیشانگەکەیم بۆ لای جنابان دڵنیایت لەوەی کە من ئیمزاتان بۆ ئەەکەم و بە قیستە ئەو بابەتان لە ڕێکوتنەکەمان دڵنیای تۆ جنابەت ماگانە پارەکەت بۆ دێت و من موظفم بە فلان دائێرە ئەگەر خلافی گرێبەستەکەم کرد من شتێکی وام کرد تۆ جنابەت ئەتوانی شکاتم لێ بکەیت ولا دائێرەکە پارەکەت دەست ئەەکەوێ بە نمونە ئیتر لە ڕێگەی قانونیەوە ئێستا ئەوە نەماوە ئێستا تۆ جنابێت ئەو بابەتە نەماوە بۆ لەبەرەوە ئەستان پارەکەماوە کوتمان باسمان کرد بۆ شێوەیە جگە لەوەی کە بەڕێزت فەرموود ئایا ئەوە دروستە نەخێر ئەوە دروست نییە بۆ لەبەرەوەی معقولە من پارێکی یەدەگەم نەبێ بە نمونە پشتی پێ ببەستم بۆ دۆخێکی نائاسایی وە بچم ناوماڵ بگۆڕم یاخود بچم سیارەکەم بگۆڕم سیارە تازەکەی کە بە نمونە 2 ساڵ 3 ساڵی بەسەر چووە ئەی گۆڕمەوە بە سیارەیەکی تر و دوایەوە تووشی قەرزیش ئەبم وەوەی ئاخری قستە بێ پارە بدەم و ماگانە معقولە ئەم شتە ئەمە هەرسو کەوتە ئەم جۆرە تەسەڕوفاتە شتێکی ناعلمیە نازانستیانە و دروستیش نییە بەڕاستی بۆ لەبەرەوە تۆ جنابەت لە پڕ ئەوە حکوومەت ڕایگەیاند یاخود شتێک ڕوویە باشە من چی بکەم موچە نەما یاخود پارەکە نەما پارەکە کەمی کرد ئێستا حکوومەتی عێراقیش لە عێراقیش باس لەوە ئەکرێت کە لەوانەیە دەستکاری موچە بکرێت بە پاشەکەوتەوە بابەتانە معنەی ئەوەیە ئەوانیش لەژێر هەمان مەترسی و خەتەردان باشە ئایا بەم جۆرە تەسەڕوفاتە من ئەنیانی شتێکی علمی ئەەکەم شتێکی زانستیانەکەم نەخێر بۆ لەبەرەوە تۆ معقول نییە تۆ جنابەت حسابی داهاتوونەکەی ئەبێ پارێکت هەبێت جات کردی بێتەوە بۆ بتانی بە شێوەیەکی زانستیانە تەعامل لەگەڵ بابەتەکە بکەیت و بە تایبەت لە پێداویستە گرنگەکان بڕی پاشەکەوتمانیان بڕی ئەو سندوقە تەواریەمان ئێستا بۆ بارودۆخی ئابووری خۆمان دەبێت چەندی تیابێ پارە وەکو ئابووری ناسێک اینجا دوایی بۆ نمونە هەوڵ بین بەرەو ژیانی ڕەفاهێت چەندی تا بکەی هەرکەمە بۆ لەبەرەوە تۆ نازانی داهاتوەکە چۆن چۆنیە بێ ینی بەس ئاخرەوە هیچ حەقی خۆیەتی بۆ نمونە لە حاڵەتێکە بۆ نمونە بڵێ من پێویستیم بە سەفەرێک هەیە پێویستیم ئەگەر ناو ماڵەکەم گۆڕینێکی بێ پێویستم پێ هەیە کە من پارەم لەبەردەستا بێت بۆ نمونە وەکو بەستم پسپۆرێکی ئابووریە بۆ حاڵەتی تاری چەند پێویستە هەموو ماڵێک ئێستا بم پارەی خۆمان بێ خود بە دۆلار بێتەوە لە ماڵەوە هەت بێ اینجا بتوانی ئەو بابەتانەی یعنی تۆ جنابەت ئەگەر حسابی نزمترین ئاستی مەعیشت بکێ بە نمونە لە بینی 1250 بۆ 1500 حتا 2000 دیناریش وەرە حسابی بکە بەڕێزت بۆ تاکێک کە ڕەتسی ڕۆژی بکە جنابەت ئەوە بێتە تقریبان لە 300,000 دینار و بەرەو سەرەوە ئەڕوە باشە بۆ 3-4 کەس حسابی بکە لەو بڕەپارەیە بەشێکی جا بکەرەوە بۆ بنمونە بۆ کری خانوو بۆ هات شۆکردن بۆ شوێنان بۆ بابەتەکانی تر بۆ پێداویستەکانی ترواتە تۆ جنابەت تەسەوری من لە یعنی لە بینی 400 بۆ 500,000 دینار گونجاوە بێ بۆ تاکێک بۆ مەصرفی ئاسایی لە پڕکردنەوەی پێداویستە زۆر گرنگەکانی ئینسان ئیترواتە نەڕۆشیونەتە بە ئاستی خۆشگوزەرانی و چوونە دەرەوە و ئیتر گۆڕینی جلوبەرگ بە نمونە هەر تاکێک بۆ مانگێک بەڵێ بە تەکیید بەس بۆ تاکێک کە بە نمونە باڵغ بێ لە بەرەو جنابەت ئەزانی پێداویستەکانی مناڵ بە بەراوردکردن بۆی کە باڵغ بێت و موظف بێت و هات شۆ بکات و دەوام بکاتەوە بابەتانە تەوان فەرقی ئەو جیاوازی هەیە کۆمەڵێک پێداویستی کۆمەڵێک خەرجیاتی هەیە ئەو زیاتر لە مناڵکە لە ماڵەوە دانیشتووە مناڵەکەش ئەگەر لە تەمەنی خوێندن بێ خەرجیەکانی زیاترە لەوەی کە تۆ بەڕێزێ مناڵێکی لە تەمەنی مەکتەب نەبێ لە داینگە ئەو بابەتان نەبێ خەرجەکانی کەمترە و ئێستا جەنابەت ئەبینی ژیانی ئەم سەردەما لەوەیە کە تۆ بەڕێزت خێزانەکە مناڵەکەی ئەبۆ بۆ داینگا ئیبا بۆ مەکتەبێکی باش ئیبا بۆ واتە پێداویستەکانی ئەم سەردەما زۆر جیاوازە لەوەی جاران معنەوەی ئەو پەیوانەوە ئەو قیاسی کە ئەمان کرد بۆ جاران ئێستا جیاوازی هەیە ئێستا تۆ بەڕێزت یعنی لەوانەیە لە بینی 100,000 بۆ 150,000 دینار یان زیاتر بۆ هەر کەسێک جا بکەیتەوە بۆ مانگێک باشە تۆ بەڕێزت پارەکە ئەوەندەی تایەکە بۆ هەر کەسێک ئەوەندە جا بکەیتەوە بۆ پێداویستەکانی مانگی داهاتوو ئەسڵن مانگی داهاتوو دوو مانگجارێک نین بە یەکەوە ماوەکە اینجا ئەبن بە یەک موچە بە نمونە واتە تۆ جەنابەت ئەو پارەیە ئەبێ زیاتر بێ لە بەرەوەی تۆ بەڕێزت دوو مانگجارێک ئینسان موچە وەرەگرێ معنەی ئەوەی ئەمە وای لێە کە ئەو فەرمانبەرە ئەبێ بگەڕێ بۆ ئیشێکی تر منافسە دروستە بێ لە بینی خۆی و کەسانێکی تر لەسەر هەلێکی کار ئەمە وردە ئەمان باتە کێشەی کۆمەڵایەتی دکتۆر ئێستا وەکو گوتمیانی بارودۆخەکە بارودۆخێکی قورسە بەشی زۆری خێزانەکان مەجبورن ینی قەرز بکەن
میکانیزمی قەرزکردنەکە چۆنێ بێ ئەوەی نەبێتە بارگرانی بەسەرتەوە؟ خۆی یەکەم شت چەند کەس ئامادەیە قەرز بدات ئەو زۆر گرنگە. یعنی ئێستا ئەبینی حتا ئەوەی کە بیستومانە بەڕاستی لە بینی خزمان کە سوکارانیش ئەو قەرزکردن و قەرزدانە زۆر زۆر کەم بۆتەوە بۆ لەبەرەوە تۆ ئێستا بەڕێزێت ئەو پارەیە کە حتا ئەگەر ئینسان پارێشی پێبێ ئەڵێ بۆ خۆم بە هەر پارێکم هەبێ بۆ ئەوی من بتوانم بە نمونە معیشەتی خێزانەکەم پێدابین بکەم بۆ ئەوی من نەچم قەرز بکەم. باشە واتە لێرە ئەو کەسێک کە پارێکی بڕێکی پارەی پێەیە لەوە بیرەکاتەوە کە قەرز نەدات لەبەرەوە خۆی ئەگەری ئەوەیە کە ماوەیەکی تر خۆی تووشە و حاڵەتە ببێ. معنەیە ئەوەیە ئەم قەرزکردنە خۆی ئێستا ئەم وەکو حاڵەت کەمی کردووە زۆر. ئەمە یەک دوو قەرزەکەش هەبێت کە من قەرزم کرد لە کەسێک لە بەڕێستا لە خزمێک لە کەسێک بەڵێنی چی پێ بدەم بەو کەسە با بەخاون پارەکە بڵێم دوای 2 مانگ دوای 3 مانگ دوای 4 مانگ قەرزەکەت بۆ ئێنمەوە لێمە پرسێ بۆ سەرچاوێکی ترت هەیە بۆ داهات ناوەڵا نیمە من موظفم بە نمونە وەڵامەکە وابێ باشە کە نیتە و موچەکەش حاڵەکەی وایە ئەیکێ پارەکەم بۆ ئەگەڕێنیتەوە. معنەی ئەوەی دیسان سێرەکەی جەنابەت لێرە بەهۆی داواکردنی قەرز ئەمە ئەوە بێتەوەی کە متمانە نەمێنێ لە بینی خەڵک لەبەرەوەی ئەسڵەن موچەکە دۆخەکەی وایە و وردە وردە بێتە عاجزی لە بینی خزم و قەڵمەسەڵیانی تۆ ئەگەر قەرز بکەی بۆ چ شتێک قەرز بکەیت بۆ ئەوەی کە نەبێتە بارگرانی بەسەرتەوە. بەڵێ قەرزکردنەکە وەکو عەرزی بەڕێستانم کرد بەپێ ئەو پۆلێنکردنی ئینی ماسلەوە تۆ هاوڕێکت نزیک بێیان ماڵی باوکتە کەسێکە ئەمانە قەرزت پێ ئەیەن بەڵام تۆ خۆت لە خێزانەکەتە ئەبێ میکانیزمێکت دا نابێ بڵێ من قەرز تەنها بۆ ئەوواکەم بۆ ئەم شتانە نابێ بیکەم. بەڵێ خۆی بە تەکید ئێستا یعنی قەرز ئەکرێ بۆ شتە گرنگەکان بۆ زەڕورەکان. یعنی بەڕاستی مناڵەکان کە ئەڵێن باوکە نانمان نییە نان بخۆین ئینسان چی بکە باوک چی بکات ئەبێ بچێ قەرز بکە بەڕاستی یاخود خوانە خوازە دەست بەرێ بۆ حرام کەشتی وە نەگونجاوە نە لە شەرع نە لە زانست نە هیچ شێک گونجاو نییە. ئیتری قەرزەکە بۆ دابینکردنی خواردەمەنیەکان بۆ بابەتەکانی ترکە بتوانێت معیشەتی عایلەکەی پێ دەبر بکە. قەرز ئەکرێ بۆ ئەو بابەتانە ئەگەرە تۆ جنابەت قەرز بکەی بۆ بچیتە دەرەوە وەڵی نەک قەرزەکە ناکرێ ئەسڵان لەبەرەوە ئینسان خۆی لە ڕوویەت بڵێ بم قەرزەکەم بۆ ئەو بابەتانە ئەوە یەک دوو ئەو کەسێکە پارەشی هەیە بەڕاستی تەسەوڕ ناکەم پارە بدا بە کەسێک بۆی بچێتە گەشت و سەیرانە ئەو بابەتانە شتەکە نائاساییە بێ واتە قەرزکردنەکە بۆ بابەتە گرنگەکان ئەبێ ئەوانە کە زۆر گرنگی لە ژیانی ئینسان. باش ئەگەر تۆ قەرزت کرد لە حاڵەتێکدا ئەو موچەی کە دواتر بۆ دێ مەفروزە هەندێک لەو قەرزە بیتەوە بۆی نەبێتە بارگرانی لەسرت یان ناجارێ پارە بالای خۆت مێنێتەوە ئەگەر کە بەرامبەرەکەت گرفتی نەبوو جارە پێینەیتەوە. بەڵێ خۆی زانی چی ئەمانە ئوستازیان ئوستازەبینگەن ئەمانە وەکو حەلقە بەستراون بە یەکتریەوە بۆ تۆ جنابەت پێداویستەکانی ژیان ڕبتیان هەیە بە یەکەوە یعنی تۆ جنابەت چوونە دەرەوەت بۆ دائێرە ئەبێ بەڕبەرزت پارەت پێ بێ بۆ ئەوی بتوانانی چی بکەی بتانی ئەگەر سیارەت پێ بێ بنزینی بۆ بکڕی یاخود هاتچۆ بکە بە سیاری ئینی نەفراتەوە بابەتانە. نمونەیەکی ئاسایی بۆ ئەنمە بۆ جەنابتان من خێزانم مامۆستایەکی لە مەکتەبێکی چۆنیە خوارد هاوڕێیەکەی خۆی و مێردەکەی 5,000یان پێبوو جگە لە مەسرەفی هاتشۆکردنەکە کە پیاوەکە ئاهاتەوە لە مەکتەب 5,000ەکەی ئەدا بە خێزانی ژنەکەی بۆ 5,000ەکە بخاتە گیرفانی ئەو بۆ 5,000 بچێ بۆ مەکتەب نەگا شتێک ڕووبدا لەم ڕێگەیە لە مەکتەب شتێک ڕووبدا جگە لە وردەیەک خوردێکی پێبوو بۆ هاتشۆکردنەکە ئەو 5,000 لە بینی ژنە و مێردەکە ئەگۆڕدرا لەم بۆ ئەو لەو بۆ ئەم بەو شێوەیە بوو تەسەوڕ کە جەنابەت لە کاتی پاشەکەوتەکە ئەم نمونەیەن بۆ بەڕێزت معنای ئەوەیە لێرە تۆ جەنابێت ئەم بابەتە کە بەستراون بە یەکتریەوە بەو شێوەیە کاریگەریانە لێسەر یەکتری تۆ جەنابەت ناتوانانی ئیتر پاشەکەوت بکەی ناتوانانی پارێک هەڵبگیری بۆ ئەوەی بەیانیەکە لات ڕوون ببێ لەبەرەوە ئەسڵەن بەیانیەکە دیار نییە ڕوون نییە مەبەستمە کولاینی ئابووری بۆیە لێرە ئەم بابەتە کاریگەریە لەسەر مستەوای ژیان معیشەت ئەبینی حتا مامۆستاکانیش ئەگەر باسی مامۆستا بکەین ئاسی پێشکەشکردنی خەدەماتی خۆی وەکو فێرکردن و بابەتەن لەو ئاستەنا بێ لەبەرەوەی یەکەم توانەوە ئیمکانیەتی ئەوەی نییە هەمووی وای لاتوانین فەرمانبەرەکەی مامۆستاکەی کاسبکارەکەی هەموو مرتاحیە ئێستا لەبەرەوە
دکتۆر ئەو کاتێکەمە کە ماومە لە تەوەرەکە پێم خۆشە بۆ چوونێکت بزانم لەسەر ئەم دۆخی ئابووری هەرێمی کوردستانە بەرەوکوێ بەرە ئایدەیەکی نادیان ناڕۆین ئەمە قورس نییە حکوومەت بیر لە بابەتێ ناکاتەوە جا بابەتێکی دیکەشەیە پێشووتر حکوومەت دەیگوت ئەولەویەتم من بۆ دابشکردنی موچەیە بەڵام ئێساڵێن دەوڵەتداری سەرۆکی حکوومەت ئەڵێ دەوڵەتداری تەنها ئەوە نییە کە تۆ من موچە دابش بکەم لە هەمان کاتابێ هەندێک پرۆژەی هەیە بەردەوامە هەندێک بابەتێ ئەمە میکانیزمێکی دروستە لە ئابووریە تۆ بە کەسێک بڵێ قەینابا برسید بێ موچەت پێ نایەن بەڵام نەچم ڕێگەت بۆ چاکەکەم خۆی طبعاً هەموو بوارەکانی ژیان گرنگن بەس تۆ بەڕێزت ئەولەویەتت هەیە پلەبەندی هەیە بۆ بوارەکانی ژیان یعنی معقولە من ڕێگەت بۆ بکەم معیشەتەکە دابین نەکراوە نەخێر بە پێ ئەو پلەبەندیە ئەو پۆلیمبەندیە کەوتمان تۆ بەڕێزت یەکەم ئەبێ ژیانێکی ئاسایی نەک خۆشگوزەرانی دابین بکێ بۆ فەرمانبەرەکانت بۆ موچە خۆران اینجا بەرەو بابەتەکانی تر بڕۆی ڕاستە دەوڵەتداری ئەوە نیە تەنها بەس تۆ جەنابەت باس لە موچە بکەیت و دابینکردنی موچە بەڵام تۆ جەنابەت وەرە ئۆکەی پرۆژەیەکم بۆ بکە پرۆژەکە زۆر جوان بێت و مۆدێرن بێت و تازە بێت و من پارەم نییە بچمە ئەو شوێنە شت بکڕم ڕێگەیەکی جوانم بۆ بکە من پارەم نییە بە نمونە بەو ڕێگەیە هاتشۆ بکەم سیارە هاتشۆ بکە بەو ڕێگەیە چ استیفادێکی هەو ڕێگەیە ڕبتی شارەکان و گوندەکان لە بین یەکتری بکە و جوتیارت نەبێ تۆ بەڕێزت بەرهەمێکت هەبێ بیگەێنتە ناو شار چ سوودێکی هەیە واتە تۆ بەڕێزت لێرە بەپێی پلەبەندی ئەبێ شتێک ئەساسیەکان جێبەجێ بکە اینجا بەرە بابەتەکانی تر بڕۆ ڕاستە ڕێگۆبان مهمە مەکتەب مهمە بابەتەکانی تر باشە مەکتەبت هەیە جەنابەت و تەلەبەت نییە بچێ بخوێنێ یعنی هەر لە کاتی پاشەکەوتەکە نمونێکی تر بۆ بەڕێزت ئێنم هەر یەکێک لە هاوڕەکانی خێزانم باس لەوە ئەکا ئەڵێ من دوو کچم هەبووە قۆناغی شەشی ئامادەیی علمی زانستی وە قۆناغی سی بەکەلۆری ئەو کەتا ینی ئەم بەدەر لەم ساڵ کە وەزاری نەبوو وتی هەردیکانم داناوە لە ماڵ وتمە کچەکانم من پارەم نییە بتانێرم بۆ مەکتەب بە شێوەیەکی ڕێک و پێک بتانێرم بۆ مەکتەب ئەم ساڵ دانیشن لە بەرەوەی پارەمان نییە باشە تۆ بەڕێزت مناڵەکانت نەچن بۆ مەکتەب با مەکتەبت هەبێ چه سوود و استیفادە هەیە نەخی چی نییە معنای ئەوەیە ئابووری هەرێمی کوردستان ئەگەر بەم شێوە حکوومەت بەردەوام بێ لە سیاسەتەکانی بەرەوکوێڕەوە بە تەکید داهاتوەکەی ئاسوەکەی نادیار ئەبێ بۆ لە بەرەوە تۆ بەڕێزت ژیان ئابووری یعنی خواستمانێکی تەواو ڕۆی بەڵێ ئابووری یعنی خواست چالەکی ئابووری یعنی خواستەکەش یعنی پارەت نەبوو ئەم بابەتانە تەواوکەری یەکترین هیچ کامیان لە ئاسی گونجاو نابێ پارەت نەبوو بازار نییە چالەکی ئابووری نییە ئابووریەکەت وڵاتەکەت ئەبووکێتەوە وە بە پێچەوانە سپاس بەڕێز دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ لە بەشی ئابووری لە زانکۆی سلێمانی سپاس دەکەین بۆم تەوەرەی بەرنامە لەگەڵمان بووی لە بڕکەیەکی دیکەکمانە هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامرین چەند جۆرێک ئێستا سەمون هەیە لە ناو هەرێمی کوردستان هەروەها کولێرە هەیە کەەوەی خۆمان دەیخۆن لە کولێرەخانەکان جگە لەوەش ئێستا شوێنی دروستکردنی بابەتە کوردەواریەکانی خۆشمان لە نانی تیری نانی هەورامی نازام چەند جۆرەوەی بابەتێکی دیکەی کولێرەی کونجی و کولێرەی پەنجە ئەم بابەتانە دەوترێت بەڵام یەکێک لەو سەمونانەی کە چەند ساڵێک هاتووە تا هەرێمی کوردستان و خواستێکی باشیشی لەسرە سەمونی حەجەریە هاوکارانمە بابەتێکیان بۆ ئامادەکردوین لەسەر سەمونی حەجەری با بینەریبی من سالار سیامن حەوێس 20 ساڵەمی شاکەم لە من دەست وەستا عوسمانیش مەکرد ئەو لە شەستەکانەوە ئیشەکە ئێستاشە خەزوورە ئەلحەمدولله ڕۆژانە بەیانیان هەڵە سەعات 3:30 دێن بۆ فڕن 3:30 دێن دەستەکەین بە هەویرشێلان دوای دەستمان کرد بە هەویرشێلان داچین پەرەمێز فڕنەکە پێکەین فڕنەکە گەرمەکەین بۆی گەرم بێ دوای هەویرشێلانەکە تەواو بوو سەرەخێنە با مێزەکە لە با مێزەکە 5-6 دقیقە ئیسراحەتی پێدەین بۆی هەڵبێ هەویرەکە دوای هەڵاتنی دەستەکەین بە بڕینی ئەوە بە قۆناغی دووەم دەستەکەین بە بڕین هەویرەکە
ناو تاولەکان سەفتەیەکەین ئەیکەین بە پسقا ناو تاولەکان سەفتەیەکەین ئێتر هەمووی هەویرەکە کە تەواو بوو لێرە ئەکەنە تەختەکانەوە لەوێ ڕیزیانەکەن پێنج قەرە ناوی ئیسراحەتی بێکەین قۆناغی سێم ئیسراحەتی بێکەین ناو تەختەکان ئێتر ئاڵوگۆڕی پێکەین کە ئاڵوگۆڕمان پێکرد ئەوەی ژێرەوە ئیسراحەتەکە دێتە بانەوە دەستەکەی بە کوتانەوە کە دەستمان کرد بە کوتانەوەش تاوا بەعینەن دەسێتە بەردەست خەباس لەوێ عینەن سەفتەیانەکەن تاولەکانمان سەفتە کرد عینەن ئاڵوگۆڕەکەینەوە عینە بە ئیسراحەت کا لەوێش کە ئیسراحەتی کرد لەوێش 5-6 دقەی دایانین عینەن بۆی هەڵبێت کە هەڵهات ئێتر دەست پێکەین بە فڕێدام برژاندنی سەمونەکە هیچ گۆڕانکارێکی بەسەر نادۆ فڕنی حەزەری چۆن هاتووارە و شێوازە هاتووە هیچ گۆڕانکارێکی بەسەر نادۆ گۆڕانکاری هاتی بە بەسەکە وەک بڵێ چۆنی سە غاز هەندێکی غاز بەکاردێنێ فڕنیەکان غاز بەکاردێنن عینەن پارەمێز و نەود و عینەن ئەمەلەی فرن دایم هیلاکە و ماندیە خۆتەزانی شەوێکیان هەویرمان هەستاین بۆ هەویر شێلان هەویرمان شێلا کە هەویرمان شێلا ئاجانەکەمان کوژاندەوە گوتمان لێگەرە ئیسراحەتەکە دوای کەینە با مێزەکە ئەجا ئیشەکەن کە ئاجانەکەمان کوژاندەوە لە بەرماندێتی خەومان لێکەوت کە خەومان لێکەوت کاتێ بە خەبەراتەن هەویرەکە هەمی بەشا بە ئارزەکە لەناو ئاجانەکە هاتی بۆ دەرەوە ئەمان لەو سەمونە قەت بێزار نابی لەوەی شتێکی سروشتیە قەت لێ بێزار نابی لەبەرەوەی ئەوە ئیشی کاری دەست خۆمانە بێزار نابینێن ڕۆژانە جاروە دوو جەم جاروە سێ جەمش دەیخۆین بەعکسێکە دەنێن وڵی بێزارە بینێ و هەموو ڕۆژە و سەمناق بلاکەس ئێمە لەبەر هەم ئیشی دەست خۆمانە و هەمیش بێزار نابینێن بژێوی تقریبا 6 عائیلە لەسەرم فڕمێ لە وەرزی زستان و پاییزدا کەمتر خەڵک دوو بابەت هەیە بەکاری دەهێنن لە بەهار و هاویندا دژەخۆر بەکاردێنرێت چاویلکە بەکاردێنرێت ئێستا ڕۆشنبیرێکی ئەوتۆ هەیە لە ناو هەرێمی کوردستانی هاوڵاتیەکان بۆەوەی ئەم بابەتە بەکاربێنرێت بەڵام لە وەرزی پاییز و زستاندا بۆ هەردوو بابەتەکە دەڵێن پێویست نییە خۆرمان ئەوەندە زۆر نییە و خۆرمان هێندە بەتین نییە لە دوو وەرزایە بەکاری بهێنین ئەمڕۆ دوو پسپۆڕی جیاوازمان لەگەڵە بێت چکیان چاوپێکەوتنمان لەگەڵا کردووە بۆ بەکارێنانی دژەخۆر و پسپۆرێکی تایبەتی چاویشمان لێرە لەگەڵایە گفتوگۆ دەکەین لەسەر کە چەند پێویستە چاویلکە بەکاربێنی لە مۆرزەیە سەرەتا بابینەری چاوپێکەوتنەکەی دکتۆرە سایە سامی بین کە پسپۆڕی پێست و هەمان کاریشە جوانکاریە بۆ ئەوەی بزانین پێویستە لە مۆرزەیە دژەخۆر بەکاربێنی لە وەرزی پاییز و زستانیشدا پێویستە دژەخۆر چواروەرزە بەکار بهێنرێت لەبەرەوەی چ لە وەرزی هاوینە تیشکی هەتا و زۆر کاریگەرە لە سەرمان و بە زۆر ستونیە بە تایبەتی لە کاتژمێرەکانی نێوان بەیانی بۆ 4 عەسر زۆر بەهێزە لەم کاتە ضرورە ئێمە دژەخۆرەکەمان 2 سەعات جارێ تازە بکرێتەوە و چەند کەسەکە ئارەق بکاتەوە پێویستە دووبارە بەکاری بێنێتەوە بەکارێنانی دژەخۆر ئەبێ بە چینێکی ئەستور بێت کە بە پێستەوە دیار بێ ئەگینا ئیشی تەواوەتیمان بۆ ناکە هەم لە وەرزی زستانیشە بە تایبەتی لە کاتی بەفربارینا زۆر گرنگە بەکار بهێنرێت چونکە تیشکی خۆر ئەیات لە بەفرەکە و دیسان ئەشکێتەوە بۆ پێستمان دووجار بەر پێستمان ئەکەوێتەوە لە وەرزی بارانان کاتی باران بارینە ڕاستە تیشکی خۆر لەوانەیە بە دەرەوە نەبێ بەڵام تەنانەت ڕووناکی خۆریش تەئسیر لە پێستمانەکە و کاریگەری خۆی هەیە
بین چینەکانی تیشکی خۆر بکەین بە 3 بەشەوە بەشێکی هەر لە ڕێی بارانەوە بەرمان ئەکەوێت تەرەکوازرێتەوە لە کاتی دیکە بۆ نموناگەر بەهار و هاوین دژەخۆری جیاوازە لەوەی کە دەستان بەکارێنی هەر یەک تایپەکە هەر یەک جۆر بەکار ئەهێنرێت بەڵام ئێمە با بڵێن ڕێنجی دژەخۆرەکانمان جیاوازە هەمانە SPF-ەکەی 15ە طبعاً SPF بە واتای Sun Protection فاکتەریەت واتە ئەم فاکتەری کە ئەمان پارێزێ لە تشکی خۆر هەتاوەکو بەرزتر بێ ڕقەمەکەی باشتر ئەمان پارێزێ ئەتوانین فاکتەری 15 و 30 بەکاربێنین لە ئەو کاتانی کە بارانە بەز ئەو کاتانی تشکی خۆر زۆر زۆر بەقوتە ئیلا ئەبێ 50 و بەرەو سەرەوە بەکار بهێنرێت ئەوەی کە ئێمە زۆر زۆر گرنگە بەلامانەوە سەرەتای بەهارە چونکە سەرەتای بەهار تشکی خۆر کاریگەرە و تینی زۆر نییە و خەڵک حەزی لەیەتی لە وەرزی سارد و سەرما و زستانەوە هاتوین بە ئاسانی خۆی ئاەتە بەرهەتا و بەس کاریگەری زۆر زۆرە لەسەر پێست و لە بەرۆی پێست لە فترەی زستانە کاڵبۆتەوە یەکەم بەرکەوتنی بەهار لەگەڵ تشکی خۆرا زۆر زۆر کاریگەری دروست دەکات لەسەر پێست. دکتۆرە سایە باسی لە بەکارێنانی دژەخۆر کرد کە لە هەمان کات ینی لە بامان شێوە لە وەرزی پاییز و زستانیشدا پێویستە بەکاری بێنین. ئایچی دەربارەی چاویلکە واتە ئاینەک کە لای خۆمان زۆر باوترە بەکاری بێنین بەبەسمان چاویلکە پزیشکیەکان نییە باس لەوە ناکەین ئەمڕۆ تەوەرەکەمان بەستە ناوەندا هەڵدەگرێت کە باس لە چاویلکەی خۆر بکەین ئەوانەی کە بە دژەخۆر بەکاردێنرێت بامان شێوە پێویستە بەکاری بێنی لە وەرزی پاییزی و زستاندا. ئایا و جۆرە چاویلکانەی کە لە وەرزی بەهار و هاویندا بەکارمانێناوە دەتوانین هەمان جۆر چاویلکەش بەکاربێنین ئێمە کە ڕۆشتینە بازاڕۆ چۆن چاویلکەیەکمان پێنێن چاویلکەیەکی تجاری بازرگانی بێت چۆن ژیایی بکەینەوە بۆ وەڵامدانەوەی پرسیارانە میوانداری بەڕێز دکتۆرە ساکار مەحمیمان کردووە کە پسپۆڕی لەشتەرگەری و نەخۆشیەکانی چاوە. دکتۆرە ڕۆژ باش بخێربێن زۆر سپاس. سەرتا پێش دەستکەین بە گفتوگۆ هاوکارمان راپۆرتێکی بۆ ئامادە کردوین ئەم چاوپێکەوتنی لەگەڵ خەڵک کردووە هەم لەگەڵ چاویلکە فرۆشەکان با بینەریەوە راپۆرتە بیر و دواتر هەل لەسەر زەوی ئەوە وەڵامی پرسیاران نینەوە پرسیارانیشی کە هاوڵاتیان قسەی لەسەرەکەن با بینەری بین. لە ئێستادا چاویلکە خواستێکی زۆری لەسەرە بۆ هەموو کات و وەرزێک و بە پێی پێویستی بەکاردێت و بازاڕی خۆی هەیە. جۆر و شێوەی زۆرە هەر بۆیە ژمارێکی زۆر چاویلکە ساز لە نێو بازاڕدا سەرقاڵی ئەم کارن. بێگومان چاویلکە بریتە لە دوو بەش. چاویلکەی پزیشکیمان هەیە چاویلکەی هەتاویشمان هەیە. چاویلکەی پزیشکی ئەوانە مربوطە تایبەتن بە پزیشک یا پشکنێری چاو ئەوانە بێ بە شێوازێکی علمی فەحس بکرێن و بە شێوازێکی گونجاو بۆیان دابنرێ. هینێکی تریشمان هەیە کە چاویلکەی هەتاویە شەمسی کە بەداخەوە ئەمڕۆ لە بازار یعنی کۆنە فرۆشە شەمسیە فرۆشێ جل فرۆشە شەمسیە فرۆشێ هەتاویە فرۆشێ کە ئەمانە بە پێی ڕێنمایەکان نابێت چونکە گونجاو نییە ئەو هاوێنانەی کە لە سەرێتی بێ هاوێنەیەکی کوالیتی بەرز بێ بریتی بێ لەو عادەسانەی کەوا تیشکەشکێنەوە. گەنجان زیاتر گرنگی بە کڕینی چاویلکی بەرخۆر دەدەن و بەکاری دەهێنن ئەمە جگە لەوانەی کە بەهۆی کێشەی چاوەکانیان چاویلکی پزیشکی دەکڕن بەشێکی تریان بۆ خۆپارێزی لەو تیشکانەی کە دەگەنە چاوەکان بەکاری دەهێنن.
ماوەی 6 بۆ 7 ساڵ عینەکەکەم و کاتی فەحسەکانیش پێویستە سەردانی دکتۆرەکەیت دەرەچەکەت بۆ ئەنووسێت و فەحسەکەت بۆ ئەوکە و پاشتر لە چایلکە سازێک لە شوێنێک عینەکەت بۆ دروستەکات شوێن بۆ شوێن فەرقەکە و کوالیتی بۆ کوالیتی فەرقەکە لە شوێنێکەوە بۆ شوێنی کرد سعرەکە جیازە بەڵام هەتا حدێکیش سعرەکان مامناوەندە لە شای سلێمانیە. کەسانێک هەن خولیایەکی تایبەتیان هەیە بۆ چاویلکە و زۆر بەوردی دەگەڕێن بە دوای باشترینەکاندا و هەمیشە وەک ئەکسسوارێکی گرنگ مامەڵی لەگەڵ دەکەن. لەلایەکی ترەوە زۆربوونی ئامێرە زیرەکەکان و فراوانبوونی سۆشیال میدیا و یاریە ئەلکترۆنیەکان وای لە هاوڵاتیان کردووە چاویلکە بەکار بهێنن بە مەبەستی ڕێگریکردن لەو زیانانەی کە بە چاوەکان دەگات. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. گفتوگۆ لەگەڵ دکتۆرە ساکارەکەین لەسەر پێویستی بەکارهێنانی چاویلکە لەم وەرزەدا وەرزی پاییز و زستانیش. دکتۆرە راپۆرتەکەشمان بینی لە بەهار و هاوین ئەوەشی کە ئەیبینی لای خۆمان ڕۆشنبیری بەکارهێنانی چاویلکە هەیە. لە وەرزی پاییز و زستانیشە پێویستە چاویلکە بەکاربێنین؟ بەڵێ هەچ کاتێ خۆر هەبوو هەتاو هەبوو پێویستە چاویلکە بەکاربێنین. ئیتر هەچ فەسڵێکی ساڵەکە بێ بەهار بێ هاوین بە زستان بە پاییز بێ ئەبێ بەکاری بێنین. بەس ئەوەی لە هاوینانە چووکە زۆر گەرما خۆرەکە نزیکترە لە ئەرزەوە لە زەویەوە تینێکی گەرمایی زۆر هەیە بۆیە زیاتر کەس لە هاوینا ینی وازانێ بەس لە هاوینا پێویستە پێ بەس نە لە هەچ وەختێ هەتاو هەبوو پێویستە تۆ چاویلکەیە بەکاربێنیت لەبەرەوەی هەتاو هەموو کاتێ تیشکی تیا هەیە تیشکی باش و خراپیش تایە. تشکە خراپەکانی تشکی سەر و بنەوشەیە کە زەرەری هەیە بۆ چاو و شەبەکەی چاو و عدەسەی ناو چاوکە یعنی خۆی تینی خۆرەکە ئەبێ بە مەرج بۆ ئەوەی کە تۆ چاویلکە بەکاربێنیە نە؟ نەخێر تینی خۆرەکە نییە. ئێمە کە چاویلکە بەکارێنین یەکەم جار لەبەر تیشکی سەر و بنەوشەیە ئەو تیشکە سەر و بنەوشەیی کە لە ناو خۆرەکە هەیە لە ناو تیشکەکانی خۆرەکە هەیە زەرەرایە بە چاو. دووەم جار لەبەر تینەکەیەتی و لەبەرەوەی حەساسێت و وشکی چاومان بۆ دروستەکە. بەس تۆ کە چاویلکەیە بەکارێنی مەرجە ئەو تیشکە سەر و بنەوشەیی کە لە خۆرەکایە ئەوەت بۆ بگرێت لەبەرەوە تۆ بێ هەموو فەسڵەکانی ساڵ بەکاری بێت. جگە لەو چاویلکەش تەنها بۆ خۆریش نییان هەنێ جار هەیە بۆ خۆڵە بۆ ڕەشەبابێ ئەمانە کاریگەری نییە لە هەمان کاتە لەسەر چاو؟ بەڵێ بڵێ بێگومان تۆ بۆ ڕەشە باش دەوان چاوکە ئەپارێزی نایڵی وردە خۆڵ بێ هەچیەک بێ بێتە چاوەکەتەوە. دکتۆرە سایە باسی ئەوەی کرد لە بەکارهێنانی دژە خۆر ئەگەر بۆ نە بەفرباری بێت ئەو بەفرا تیشکە خۆرەکە ئەیاتەوە لە دەم و چاو لە پێستت ئەمانە کاریگەری زیاتر ئەبێیوە بێ دژە خۆر لەو کاتەیە زۆرتر بەکاربێنی. بۆ چاویش بە هەمان شێوە نییە؟ بۆ چاویش بە هەمان شێوێ خاستن کە لەسەر بەفرکێمە بەفرەبارێت و بۆ دووەم ڕۆژە هەتاوێکی زۆر بەخۆ دروستە بێ هەر خۆت دیقەت بکە ئەچیتە سەر بەفرەکە و یاری ئەەکەی ناتوانانی چاو بکەیتەوە بە شێوەیەکی وایە کە ئەو هەتاوە وەک لە ڕۆژانی کە زیاتر زیانی هەیە بۆ لەبەرەوەی بەستونیەکەوێتە سەر بەفرەکە و ئەو تیشکە زیان بەخشانە زیاتر ئەیاتەوە ئەنی ڕفلکسی ئەبێت لەسەر بەفرەکە و زیاتر ئەیاتەوە لە چاو لەبەرەوە بێت لە کاتی بەفریشا بە تایبەتی ئێمە چاویلکەی دژەخۆر بەکاربێنین. مەرجە تەنها ئەو کاتە بەکاری بێنین کە خۆر هەبێت ئەگەر هەور بێت پێویستمان بە چاویلکە هەیە؟ ڕۆژانی هەوریش وەکو دکتۆرەکانی پێست ئەڵەن ئەبێت دژە خۆر بۆ پێست بەکاربێنین ئێمەش بۆ چاومان هەرەبێ چاویلکەی دژە خۆریش بەکاربێنین چونکە ئەو هەتاوە ڕاستە هەورەکە گرتوێتی و یعنی زۆر بین هاتووە بەس تیشکی سەر و بنەوشەیەەکە تێ ئەپەڕێ بە هەورەکە و هەر زەرەری ئەبێ بۆ چاومان بەس لەو کاتا لەوانەیە تۆ لە جاتوی چاویلکێکی زۆر تۆخ بەکاربێنی تۆزێ ڕەشێکی کاڵتر بێتەوە یا بەرەو قاوەی بڕوە باشترە چونکە خۆی لە ڕۆژانی هەورا خۆی ڕۆژێکی تاریکە باشترە ینی زۆر تۆخ نەبێت. جۆری چاویلکەکان لە وەرزی بەهار و هاوین جیاوازە لە جۆری چاویلکەی کە بەکاری بین لە وەرزی پاییز و زستاندا؟ نەخێر بە هەمان شێوەیە تۆ ئەگەر چاویلکەیەک بێ کوالیتێکی باش بێ بە چاوەکەی خۆ گونجا بێ و تیشکی بنەوشەیە سەر و بنەوشەیەکەی کە ڕەتی ئەکاتەوە لە ساسەد بێت ئەوە ئەتوانی بۆ هەموو کاتەکان بەکاری بێنیت. بچمە بازار و چۆن بزانەوە چاویلکەی بێنم ئەگەر هەندێک تەکنیکمان پێ بڵێیت؟ بەڵێ چاویلکە سازەکان ئێستا خۆشببختانە هەموو جیهازی زیرەک و جیازی تایبەتیان هەیە
ئەتوانی فحسیکەی لەلایەن ئەگەر گومانیشە هەبوو ئەتوانی بین تەلای دکتۆری چاوەکان ئێسامە خۆمان لە کلینیکەکەی خۆمان جازێکمانەیە پێڵێن لێنسمیتەر هەم دەرەجەی چایلکەکە و بۆ حسابەکە هەم چاویلکەی ئاسایش یا چایلکەی ئاسایی پزیشکیش و چایلکەی ئەتیاجیش کە تۆ بزانی دژەخۆر بزانین دژەخۆرەکەی لە چەندە مەسەر لە ساسەیە لە ساهشتایە یعنی پێت ئەڵێ چۆنە ئێمە هەموو بە نەخۆشەکە دکتۆریانی وچم لە بازار چاویلکەیەک بکڕم و دواتر بێنم بە تایبەت بیوم بۆ لای پزیشکێک لەوانەیە هەندێک قرس بێ بەس هەندێک تەکنیک هەیە بۆی خۆم من ینی بە چاویان هەندێک بابەت هەیە کە من بزانم بڵێم ئەمان چاویلکەم باشە یا ئەمە باش نییە بازرگانیە یا بازرگانی نییە تجاریان ئەوان خۆیان لای چاویلکە زازەکان شتێکیان هەیە ئەمەی ماسیەکە ئەگەر تۆ ئەیکەیتە چاوت کە چایلکەکە بەبێ ئەوە نایبینی بەس کە چایلکەکەکەیتە چاوت ئەیبینیت ئەوە یەکێکە لە ڕێگەکان ئەوە تا ڕادێک چونکە ئەبێ چەند لێنسێک بێ سەیسەتیش نییە ئەوە چەند لێنسێک بێ هەموو چاویلکەیەک جاری وایە ئەتیەنەیە بە یەک لێنس ئەو بابەتت بۆ یەکلا ئاکاتەوە ینی بۆ نمونە ئەو ماسیە دەرەکەویان هەر شتێکی تر بێ دەرەکەوێ چۆن جیای بکەینەوە ئێمە قورسی چاویلکەکە مەرجە بۆی کە بڵێن ئەسڵە نەخێر نەخێر چووکە قورسێکە لەوانەیە شوشە بێ شوشەکان قورسترن لە پلاستیکەکان ئێستا چەند مادەی تازەش هاتووە کە سووک و ئاسانە لەسەر چاو و کوالیتێکیشی باشە خۆشببختانە ئەو شتەش عنی بەرەو پێشکەوتن چووە شەر نییە تۆ ئیلا قورس بێ ئەمە کوالیتێکی باشە نەخێر ئەگەر قورس بێ لەوانەیە شوشە بێ بەعکسەوە لەوانەیە لەسەر لوتیش ینی هەنێک کەس هەیە هاانجێکەکەی دەرەچێت و شوێنەکەی دەرەکەوێت نەخێر ئێسا مادەی زۆر باش هاتووە کە سووک و ئاسانە سەر چاوەکە و بەکاری ئەهێنیت بەس ینی بۆ ئەوی بزانین ئەو چایلکەیە باشەیان نا بەسیتریشت کە هیچ جیهازشتمانەوێ تۆ بیکەرە چاو تو سێری ینی بچۆ دەرەوە هەتاوەکە بزانە چۆنە ئەگەر هەستی کرد چاوت بۆ ناکرێت و عزێتی چاوت ئەیات معناوەیە ئەم چایلکەیە سێری هەتاوکەی عکسەوە نابێ بڕاستە سێری دەرەوەکەی مەسەلەن بڕۆی بەڕێگایە بزانی ئەم چایلکەی ئەتوانی چاو بۆ بکرێتەوە ینی مرتاحەبی پێیانە ئەمە بەبێوی هیچ جیهازەی شتێکمان بێ بەسیتریشت ئەوەیە ینی تۆ بڕۆ بە بەرهەتاوە بڕۆ بزانە چاوت بۆ ئەکرێتەوە ئەگەر توانی تو مرتاحبی و فەرقی هەیە ینی لەوەی کە دای ئەکەنی چاوت بۆ ناکرێتەوە کەیکەیتە چاو سێرەکەی بە مرتاحی چاو بۆ ئەکرێتەوە ئەو بەسیتری شێوەیە کە باشە ئەو چاویلکێ ئێستا حکوومەتی یاریمی کوردستان وەزارەتی پەروەردە بڵێن بە تایبەت بڕیاری یاوە کە لە پۆلی 12 ناو پۆل دەست پێ کردوێتەوە و پۆلی 1 و 2 بە هەمان شێوە بەڵام پۆلەکانی دیکە بڕیاریان ناو بە شوی ئۆنلاین و ئەلکترۆنی بێ ئەمە گرفتی چاو دروست ناکات جارە بە پرسیاری ئەوە بکەم بەڵێ بێگومان گرفتی چاو دروستەکە بەڵام ئەمە چی بکەین ئێرە ئێستا ئەمە حاڵەتێکی ئیمەرجنسی حالەتێکی تەواریە و ینی بەسەر هەموو وڵاتەکانی دنیا هاتووە ینی گلۆبەڵە شتێکی عالەمیە مەجبورین بیکەین بەڵام ینی ئامۆژگاریمان بۆ دایک و باوکان ئەوەیە ئەو مناڵانەکە لەسەر ئۆنلاینەکەن ئەو کاتانە هەمووی با لەسەر ئۆنلاینەکە بن با دوای ئەوە ئیتر هیچ بەکار نەهێنن نەچن یاری مۆبایل و ئایپاد و ئەم شتانە بکەن ینی تر چاو بە ئیسراحەت بە چاویان بن ئەنێ ئەو چەند ساعتێک کە دەرسەکان هەیە با بیخوێنن بەس دوای ئەوە بە یاری پێنەکەن ئەو بشتوانن ینی لە هەموو دەرسێ بۆ دەرسێکی تر مەسەلانەی 5 دقیقە بۆ 10 دقیقە ئیسراحەتیان هەبێ ئەو مناڵە با چاوی ئیسراحەت پێ بێ لە پەنجەرەوە سەیری دەرەوە بکە یان یاریەکی کە بکات هەردانەنیشە لەسەر جیهازەکە و خۆی مەشغوڵ کات و ئەوانە چکە و بێگومان وشکی چاوی بۆ دروستەکە لەوانە ببێتە هۆی کزی چاوەکە یعنی مەشاکلی بۆ دروستەکات هەندێک تەکنیکەیە لە ڕاهێنانی چاودا بەکاردێنرێت ئەو تەکنیکانە چین بۆ ئەوەی کە ئەڵێن دوایەوە بۆ نمونە کە سێری زۆر لەسەر لاپتۆپ مایتۆیان ئایپادیان مۆبایلێت پێبوو هەندێک تەکنیکەیە کە بە خەڵکی بڵێ دایکان و باوکان بۆی بە منداڵەکانیان بڵێن بەڵێ بەسیتریشتیان ئەوەیە تۆپچی لە پەنجەرەیەکەوە سەیری دوورکەی یا سەیری ئاسمان بکەیت بەس نەک سەیری خۆرکە ینی سەیری شوێنێکی دوور بکەیت چکە تۆ بۆ فترێکی زۆر ئەو ئامێرە و پێ چاوت لە گۆشەیەکی نزیکایە ینی چاوت ئەکۆمۆدیشنی کردو ینی هەردوو چاوت نزیک بۆ عەزەڵەکانی چاوت لە کرژبوونان کە تۆ سەیری دوور ئەەکەی ئەو عەزەڵانەی چاو ئیسراحەت ئەکات و ئەکرێنەوە و ئیسراحەت بە چاوەکەیە ئەتوانێ بۆ هەنێک کەس هەیە کە لەوانەیە کزی چاویان هەبێت و مەسەلەن لەوانەیە خێلیشیان هەبێت ئەوە هەنێ ڕاهێنان هەیە ئەکرێت مەسەلەن سەیری ئەملا ئەو لاو سەری خوار و ینی سەیری خوارە و سەرەوە بکات
ئەوەش ینی هینی خۆی هەیە تایبەتی خۆی هەیە. پرسیار لە بابەتی ڕووناکی ناوماڵەکەم بەڵام پێش ئەو بچمە سەر ڕووناکی ناوماڵ چونکە هەندێک گرفتمان هەیە ئێستا لەسەر ڕووناکی ناوماڵ ئەگەر بە شەودا بێتەوە بۆ تێ سێری لاپتۆپکە یاخود یەکێ لە ئامێرە زیرەکەکان بکەیت ئەو دەوروبەرت ڕووناک بێ پێویستە تەنها یان نا ئەبێ دەوروبەرەکە تاریک بێ. دەوروبەرەکە و ڕووناکیەکی کەمی هەبێت نابێت زۆر تاریک بێ ئەگەر زۆر تاریک بێت و تۆ سێری شتێکی ڕووناک پێی ئەوەش لەوانەیە زەرەر بە چاوەکە بێنە چکە وەختە چاوەکە و ئەکەوێتە ینی بیلبیلەی چاوەکە لەوانەیە بکەوێتە حاڵەتی کردنەوە خۆی بیلبیلەی چاو بە ڕووناکی گرش ئەبێ بچووکە بێتەوە بە تاریکی گەورە ئەبێ ئەگەر تو هەموو ژوورەکە تاریککەیت و تەنها فۆکەسکەی لەسەر ئەو مۆبایلە ئەو ڕووناکیانی تا طبعاً ئەویش تشکی زیان بەخشی تایە بۆ چاو مەسەلا هەنێ مۆبایل هەیەتی ئەڵێ نایت مۆد یعنی یان برایتنێسەکەی کەمەکەیتەوە کە ڕووناکیەکەی کەمەکەیتەوە بۆی لە شەوە عەزێتی چاوەکەت نییە ئەگەر تۆ هاتوو لە ژوورە تاریکا دانیشت و تەنها تەرکیزکەیتە سەر ئەوە بیلبیلەی چاو لە گەورەبوونە ئەو وەختە ئەو تشکە زیان بەخشانە کە لە جیازەکەەوە دەرەچێ زۆربەی زۆری ئەچێتە ناو چاوەکە و زەرەرمان پێەیە ئەنی باشترە ڕووناکیەک هەبێت بەس شەرت نییە زۆریش بیانی ڕووناکیەکی کەم گوڵۆپێکی کەم هەبێت باشترە. یەک بابەتی دیکە هەیە لەسەر ڕووناکی ناوماڵەکانمان هەندێک هەیە زۆر ڕووناکی بەکارهێنێ چەند گڵۆپێک تەنها لە یەک ژووری بچووکەدا ئەندرێت هەمووی پێکەوەدا ئەگەیسێنێ هەندێک کەسی شێ ناڵێ ڕووناکیەکان تا کەمتر بن لە ماڵەوە باشترن ئێوەکو سپۆرێک بۆ ڕووناکی ناوماڵ چی بەکاربێنرێ باشترە؟ ئەو گوڵۆپانەی کە بەکارێن یا هەشتێک بێ پێویستە کەڤەرێکی پێوە بێ هەنێ گوڵۆپ ئەبینیت یعنی هیچ پێوە نییە مەسەن یا هەنێ سوورەیە سەرەکەی گوڵۆپەکەی دیارە ئەوە زۆر عەزێتی چاوەیە ینی کەڤەڕێکی تایبەتی خۆی پێوە بێت ئەگەر سەیریشی نەکەی مەسە من دانیشتم سەیری تۆ ئەەکەم هەستەکەم ئەو گوڵۆپە لەسەرەوە عەزێتمە بەس تۆ جاری واشە چاو هەڵە بڕی چاو ئەچێتە سەری لە پڕ ئەو بیلبیلی چاوە ئاوا بچووک ئەبێتەوە یعنی ئەوە ئاستانێک بۆ چاوەکە دروستەکە باشترە کەڤەرێکی تایبەتی خۆی هەبێ یان مەسەلا هەنێ گوڵۆپ هەیە لە ناو جیوارە مەسەن LED-یەکان زۆر باشترن بەکاری بێن هەم لە ڕووی اقتصادیەوە بۆ کارە باکەش هەم لە ڕووی بۆ چاویشمانەوە شتێکی باشترە ینی ڕووناکیەکە یعنی نە زۆر بێ نەکەم بێ هەموو شتێ وەسەتەکەی باشە ینی من سەردانی ژاپۆنم کردووە و ژاپۆنیەکانی شووە ئەڵێن من کە چوومە و تێلەکانیان کەمترین ڕووناکیان هەبوو ئەڵێن باشترین ئەوەیە کە کەمترین ڕووناکیت هەبێ بەپێی کللتوری ئەوان نازان بابەتە تا چەند ڕاستە. زۆر کەمیش باش نییە زۆر کەم نە ئەوەی کە بتوانی شتێک بخوێنیتەوە بەڵام وەکو خۆمان نیانی لە ژوورێکی بۆ نونە سێ بە چوارە بۆ نونە بنمونە بیهێنی تۆ سێ چوار گڵۆبی لیدت داناوە سوورە یاشت داناوە ئەوە تەنها گڵۆبە لیدەکانیان دانابوو ئەتوانی ئەوانە بە تەناوە بداگیرسن مثل یا هەر سوورەیەکە داگیرسن یا هەر لیدەکان داگیرسن پێویست ناکە هەمووی بە یەکجار داگیرسن پێویست ناکە تۆ ڕووناکیێکی زۆر هەبێ چونکە ئێمە بڵێ شعبێکین فێریەوەین کە کارەبا ئەکوژێتەوە تۆ لەو ڕووناکیە زۆرەوە لە پڕکە کارەبا ئەکوژێتەوە چاوت تاریکیەک بێ تۆزێ وەختی ئەوێت تا ڕێگا و ڕەنگی ڕەنگەکان طبعا گڵۆپێک بێت بەرەو بینی سپی و زرد بێ باشترە و ڕووناکیێکی کامیان باشترن جارێ سپیەکە باشترە بەس بڵین کەم بێت یعنی ئەوش زۆر نەبێت بەقوت بێ بیا لە چاوەکە ئەی هەندێک جار ئێستا ئەم سەقفی مەغریبی و سەقفە تایبەتانەدا تۆ گڵۆپی ڕەنگا و ڕەنگیتی ئەکرێت ئەوە دروستەکیت بۆ ماوەیەکی کاتیە بەس تۆ 24 ساعتە لە بەریادانشی نەخەر دروست نیە بەس تۆ ماوەیەکی کاتی داگیرسێنی مەسەلانێ ڕسمێکی پێ بگری مناسبەیەکە هەبێ قەیچەکە بەڵام تۆ 24 ساعتە نابێ ئەوە داگیرسی دکتۆر هەندێک بابەت هەیە کە لە مۆرزە تووشی نەخۆشی چاو بێ و دەرفەتێک بزانم کە بەڕێستان لێرەن بابەتی وشک بوونەوەی چاو لە مۆرزەیە زۆرە چی بکەن هاوڵاتیان بۆی بە دوور بن لەو نەخۆشیە زیاتر لە ببوورە لە وەرزی پایزانە زیاتر ئیلتیهابی چاو بڵاوە بەربڵاوە بێ بە حکمی ئەوەی ئیتر ڤایرۆسەکان سەر دەرەکەن و جەو ئەگۆڕێت و لەو جەوگۆڕینەیە مەسەن بینی سەرما و گەرمایە
ڤایرۆس و بەکتریامان زۆر ئەبێت و اینجا خەڵک بەرە و لە هاوینەکە لە شوێنێکی کراوە بەرەو زستان ئەڕۆین ئەچینە شوێنێکی داخراو زیاتر هۆکاری گواستنەوەی میکرۆبەکان زیاترە بێ بۆمان ڤایرۆسی هەیە و بەکتریایش هەیە زیاتر لە مناڵەکانە دروست ئەبن ئەوانەی لە دایانکەنەوانەی لە باخچەن ئەوانەی لە مەسەلەن لە بنەڕەتیەکانن لە 1-2 ئیبتیدایین لە بەروی نازانن پاکوتەمیزی خۆیان ڕابگرن لەوانەیە دەستیان پیس بێ بیان لە شتۆ بیان لە چاویان سێرەکەی لەم فەسڵا ئەو نەخۆشیانە لەو تەمەنانە زۆرن و خۆی لە گەورەشا زۆر ئەبێ بەس بە تایبەتی لەوانە و پێویستی پێەیە کە مناڵەکە یان هەچەیەکێک تووشی ئەمە بوو پێویستە چارەسەری بکەین ینی پێویستە بە دوور بین لی لەو بابەتە لەگەڵ هەستیاری چاویش بە کورتی بۆم باسکێ سوپاس دەکەم بەسەر چاو هەستیاری چاو ئەوەیە چاوە حساسێتی هەیە مثلەن هەنێک هەیە بەس لە فەسڵی پاییزاوای لێ زیاترینیش زۆربەی زۆری خەڵک لەوانەیە لە فەسڵی لە وەرزی بەهاراوای لێ بێ کە پێڵێن ئەمە سیزناڵ ینی وەرزیە ئەمە لەوانەیە لەگەڵ تاوابوونی وەرزەکە ئیتر چاک بێ ئەوە هەنێک کەس هەیە تا تینئیجی تا سنی مراهقە ئەو نەخۆشی لەگەڵە بێ و دوایی نامێنێ هەنێکیشەیە لەگەڵی ئەمێنێتەوە چی بکەین بۆی بە دوور بین لە ئیلتیهابات و وشک بوونەوە هەستیاری بۆ ئیلتیهاباتەکە پێویستە زوو دەستنەی لە چاومانەوە زوو دەستمان پشۆین مناڵ فێرکەین بۆ کۆرۆنای شەروایە هەموو ئەو نەخۆشیانە کە نەخۆشی گواستراوەیە بێ دەستمان پشۆین دەستنەی لە دەم و چاومانەوە لە دەمولوتمانەوە بۆی ئەو نەخۆشێکە بە دەستمانەوە بێ نەگازرێتەوە بۆ دەم و چاومان و دایما وەکو بۆ کۆرۆناژوایە ئەنی مەسافەتێ هەبێت لە بینی خەڵکەکان و لە بینی مناڵەکانە ئەگەر هاتوو تووشی بووی بۆ ڤایرۆس و بۆ ئیلتیهابی چاوەکە ینی ڤایرۆس بێ بەکتریا بێ ئەوە چارەسەری خۆی هەیە و پێویستە بە زووترین کا چارەسەریکەین بۆ هەستیارێکەش پێویستە ینی زۆر لەبەر تیشکی خۆر نەبین زۆر لەبەر هەوای مەسەلەن سپلیتانە بین مباشر لێمان ناچکەوەژە بێتە هۆی وشکی چاو ینی حتا بۆ گەرمیش و ساردی ینی ئەزستان و هاوینشا پێویست ناکە ئەمە لەبەر سپلیتەکە دانیشین ینی با لە ژوورەکە هەبێت بەس ڕاستەخۆ لێمان نەیە ئەنی یان تەبریدی سیارە ئەویش هەر ڕاستەخۆنە یا لە دەم و چاومان با لە ناو سیارەکە هەبێت ئەو شتانە بە دوور بیلەی مەسەلەن حساسێتی کەمترە بێتەوە وشکی چاوت کەمترە بەکاربێنی چاویلکە بەڵێ هەنێک کەس هەیە مەسەلەن چاویلکە لەوانەیە هەر ئەڵێ من هەر پاییزیت ئەو هەوایە ئەیە لە چاوم ئاوەکە ئەتوانێت ئەگەر چاوی کز نەبێ ئەتوانێت چاویلکێکی سفر بەکاربێنێ یا لەگەڵش ئەگەر مەسەلەن چاویلکێکی دژە خۆر بێ بتوانێت هەموو کاتەکان بەکاربێنێ بە کورتی وەڵام بیتەوە ئەو چاویلکانی کە بڵێ بەکاردێنرێ بۆ مۆبایل و ئایپاد و کۆمپیوتەر پێویستە بەکاری بێنین بەڵێ ئەو فلتەرێکی تایە بەس لە 100 نییە لە 180 سوودی هەیە ئەتوانن هەنێک کەس بەکاری بێنن بۆ ئەوەی تووشتی چاوە سپاس دەکەین بەڕێز دکتۆرە ساکار مەحبیب پسپۆری نەشتەگەری و نەخۆشیەکانی چاو سپاس دەکەین بۆ وەرگەی بەرنامە سپاس بۆ ڕێنمایەکانت بڕگەیەکی دیکەمان بڕگەی نیگایە بە بینەری و بڕگە بین و دواتر دەگەڕێن بۆ گفتوگۆکردن لەسەر دواتەوەری بەرنامەکەمان
لە تەوەری سێمی بەرنمەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام ئەو بابەتەی کە زۆر خەڵک کە تووشی گرفت دەبن و دەبنێتەوەی کۆچی دوایان گرفتی هەناسە توندی چی بکەین لە سەرتاوە بۆ ئەوەی کە ئێمە ئەگەر تووشی کۆرۆناش بووین لە ئەمان کاتدا بەرگریەکی ئەوتۆمان هەبێت یاخود هەندێک ڕاهێنانمان هەیە کردبێتمان کە کۆئەندامی هەناسەمان کۆهەندامێکی باش بێت بەرگری کۆرۆنا بگرێت و ئەگەر تووشی نەخۆشیەکەش بووین و یاسیەکەمان چی بکەین لە سەرتاوە هەندێک هەنگاو هەیە کە جێبەجێ بکەین بۆ ئەوەی کە حاڵەتی هەناسە توندیمان زۆر نەبێت و نەبێتەوەی حاڵەتی مردن. داتاکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندان کۆرۆنا ئێستا لە ئەوروپا گەشتوتە تۆپی ینی زۆرترین توشبوون هەیە لە کۆرۆنا و تەنانەت فەڕەنسا دوێنێ سەرۆک کۆماری فەڕەنسا خۆی گوتی کە حاڵمان هیچ باش نییە لە بابەتی تەندروستیەکەیە. فەڕەنسا بەو پێشکەوتی خۆی بڵێ حاڵمان باش نییە بێگومان لە عێراق کۆرەمی کوردستانیش حاڵمان هەر زۆر خراپە بێنێک حاڵمان باش نابێت لەم بەتایبەتی لەم قەیرانی داراییە لە نەدانی بودجەی پێویست بە وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی تەندروستی نەدانی موچا بە کارمەندان و پزیشکانی تەندروستی کە مانگرتنی لێکەوێتەوە دیاردەکە خراپتر دەبێت. ئەی هاوڵاتیان چی بکەن بۆی خۆیان وە شارێکیان هەبێ خۆیان لەم حاڵەتانەیە خۆیان ببنە چارەسەرکەری خۆیان. دوێنێ داتانی کالارێمی کوردستان بڵاو کرانەوە حاڵەتی توشبوو 974 حاڵەت بوو کە داتایەکی زۆر بەرز بوو زۆرترین حاڵەت بۆ تا ئێستا لە هەرێمی کوردستان مردن 28 کەس بووە. ژمارەی مردنەکان بە تایبەتی لە چەند هەفتەی ڕابردوودا لە پارێزگای سلێمانی زۆرترین ژمارە لەمان چەند ڕۆژێکدا لە سەرتاسەری عێراقیشدا تۆمارکرا زۆرترین ژمارە بوو. تاوەکو ئێستا حاڵەتی مردن لە هەموو هەرێمی کوردستان 2088 حاڵەتی مردنمان هەیە لە سەرتاسەری جیهاندا 1 ملیۆن و 98 ئەمە تا دوێنێ 1 ملیۆن و 986 کەس حاڵەتی مردن هەیە بە ڤایرۆسی کۆرۆنا. لە مانگی 6دا حاڵەتەکانی مردن لە عێراقدا بە شێوەیەکی گشتی زۆر بووە. حاڵەتی توشبوون لە عێراقدا تاوەکو دوێنێ 413,215 کەس بووە مردن 10,021 کەس بووە. گفتوگۆ لەسەرم بابەتەکەین بە پسپۆرێکی تایبەتی نەخۆشیە گوازراوەکانمان لەلایەن لەبەرز دکتۆر سەفین عوسمان و لامان کەشتیا بەڕێزیان ماوەیەکی زۆرە سەروبردیان لەگەڵ کۆرۆنا هەیە و لەگەڵ نەخۆشیەکانی کۆرۆنا و ئێستا بێگومان بە هەک پڕزانیاریەوە هەندێک بابەتمان پێ دەڵێت بۆ ئەوەی بە دووربی لە نەخۆشیەکە و ئەگە بە دووریش بووین چی بکەین. دکتۆر ڕۆژ باش بەخێر بێ. ڕۆژاز لە ئێوە و سڵاو لە بینەرانی بەرز بەنای خی گەورە ئینشەڵا هەوڵێنەوەی پێیان کرێ ڕوونی بکەین بۆ هاوڵاتیان و ڕاستیانێکی هەنوە گوزەرە ناو شارەکە بیخینە ڕوو بتوانەکەین. دکتۆر حاڵەتەکانی مردن بە کۆرۆنا زۆر بووە بابەتەکە ئەوانە ئەمرن کە دەیاتە سیەکانیان کۆڕۆنای حاڵەتی دیکەی مردنی شەیە. ڕاستە فەرمی خۆی کوشندەکەی کۆرۆنا لێرا لە چیایە ئەتوام لەم بەشی زۆریان هەوکردنی سەختی سیەکانە بەڵام هەندێک حاڵەتی شێوازی جاژ هەیە بۆ نمونە یەکێک تووشی هەوکردنی دیواری دڵی دەبێت پێڵماوە کاردای سیالاوانە کە نەوزی دڵی تێک بە هەندێک هەیە جەڵدەی سی توش ئەکە نەکەر هەوکردن خوێنمێن و جەڵدەیسی بۆ ئەم شێوازانەشی هەیە ئەم شێوازە سەریریانە بەڵام ئەمانە زۆر شێوازە باوەکەینی بەڕاستی هەوکردن لە گورچیلیان ئەکات مردن هەوکردنی گورچی لە هەوکردنی جگەر چەندین شتی دیکەشی هەیە بەس شتە باوەکە هەوکردنی سیەکەیە یەکیان جەڵدەی سیشمانەکە خوێنەمێ لە چی بکەین بۆ ئەوەی جارێ هەر لە سەرەتا و پێشەوەی تووشی کۆرۆنا بین ئێستا من خۆم ئامادە بکەم بڵێم بە تووشی کۆرۆنا نەبمتوانەوە بەرگری لەش بەهێز بکەین بەڵام لەوە گرنگتر بۆ نمونە زۆر کەس هەیە کە تووشی حاڵەتی هەناسە توندیش نابێ و کۆرۆناکەش تێدەپەڕێنێ چۆن خۆمان ئامادە بکەین بۆ ئەوە بەزانی لێرە شتێکی زانستی ڕوونی بکەینەوانە کاڵێ ئێمە بەرگری خۆمان بەرزکەینەوانە کەیتە دوو وەڵامەوانێ وەڵامێکە لەوای ئەڵێ هەوکردنە سەختەکە لە چیوە سەر هەڵ ئاات و دروست دەبێت ئەو کەسێکە هەوکردنەکەی هەیە لە ئەنجامی وەڵامی بەرگری لە شیخۆیەتی وەکو عاسیفەیەک لە ناو سیەکانیە هەوکردنەکە سەختتر ئەکات و عیلاجەکە بێ بوو شازە بیری لێ بکەیتوانم بڵێ مەناعی بەرزکەیتەوە کاتە تۆ هەوکردن و پێکدادانەکە زیاترەکەیت بۆیە بۆچوونی ئێمە وا هاتووە لە زۆربەی سەرچاوە زانستیەکانەوە قسەی خۆمان بێت توانای بەرگری لەشی کەسەکە چۆنە ئیسجابەی و سروشتی وەڵامەکەی هەر بوو شێوازەی خۆیەتی ینی پێشببینی نەکراوە ناتوانین بڵێن وڵات تۆ فلان دەرمان فلان فلان خواردن فلان سەپلیمنت کە ڤایتەمینە هەرچیەک بێ ئەمە بەکاربێنە وڵا بەرگریەکەت باشەکە بەس وەکو تێبینی کراوە چەند توێژینەوەیکی تازە بڵاو کراو نەتوانێت هەر چەند ژمارەی نەخۆشەکانیان کەمە بۆ ژمارە زۆرە نییە کە تۆ 100,000 نەخۆش تێسکرای بۆ چەند هزار کەسێکی کەم
هەوکردنی سەخت زۆترە لەوانی کە ڤایتەمین دییان کە بە ئەمە سەلمێنراوە بەڵام توێژینەوەکە زۆر بڵاو نیە بەڕاستی بەڵام بڵێن وڵات تۆ ڤایتەمین دی وەرگرە بەرگریت بەرزەکاتەوانێ و هەوکردنەکە سەخت نابێت ئەمەیان قسێکی ترە بەڵام وەکو تێبینی دەکرێت هەندێک لەو ڤایتەمینانە هەندێک کانزای تایبەت لەوانەیە کە پارێزەر بێ بۆ جسمی تۆ بەڕاستی بەڵام پاراستنی لەشی تۆ خواردن و کارێکە تۆ بیکی بڵێ بەرگری لەشی من بەرزەکاتەوانێت بەڕاستی ڕوونی ناتوانانی وەرزش بێگومانیانی وەرشەکە گرنگە بەڵام هەندێک وەرزش هەیە کە بیکەیت بۆ ئەوەی کە سیەکان و کۆندامی هەناست بەهێز بکەیت وەکو شتێکی گشتی بڵێ خۆتۆ وەرزش بکەی یاخود خواردن باش بێت ئەمە توانای جستەی باشەکە بەڵێ بۆ هەموو نەخۆشیێکی دیکە نەک تەنها کۆل لێ باوێ بەت نەخۆشیێکی سکچون بێ نەخۆشیێکی ئەوکردنی دیکە بێ هەر شتێکی تر بێت بەڵام بەڵێ ڕاضا کەسێک بە تایبەت کە نەخۆشەکەوێت کە دەستەکە بە پەتاکە لەو کاتە نابێ ئیسراحەتی زیاتر بێت پێش توشبوونەکە مەبەستمە پێش توشبوونەکە کەسێکی ڕاضی کەسێک کە شوازی خواردن و نظامی خواردنی باشترە ئەمانە بەڵێ کاریگەری هەر هەیە تۆ لەشێکی دەروستە هەبێت ئەکید پێشببینی کراوە کە تۆ لە کاتی نەخۆشیەکە بە سادەیی بیگری زووتر تێپەڕێنی وەکو شتێکی گشتی بەڕاستی بەس لە ڕووی زانستیوانەتوانم بیسەلمێنم بە خاڵێک کە چییە بۆ هەناسەدانە ئێستا زۆر کەس هەیە دەڵێن ئەوەی کە باسیەکەن هەناسەدانی ناوسکە هەناسە وەرئەگریت و ماوەیەکە هێڵیتەوە دواتر هەناسەکە ئەیتەوە ئەڵێن ئەو تەکنیکە ئەگە زۆر بەکاربێنی دەبێتە هۆی بەهێزبوونی کۆندامی هەناسەت بابەتی وا ڕاستە نەخێرنەوەڵاشتی وا باوەڕ ناکەم هیچ سەرچاوێکی زانستی بۆ شێوازە باسی ناکە من هەناسەدانی خۆم ڕابێنم کە چۆنە و چی بکەم شتێک بەکاربێنم نەسەلمێنراوە ڕاستی لەوانێکە هەندێک سەرچاوی تەنیشت پزیشکی ناڵێن پزیشکی لاانێ باسی ئەم شێوازانە بکۆ ڕاهێنانی ئەوە بەڵام بە شێوازێکی علمی بی سەلمێنم زانستی بڵێم ئەم ڕاهێنانە بە کۆندامی سیەکانی خۆت و فلان ئەبێتە ماوەی بەرزکردنی بەرگری خۆت نەخێر بەم شێوازانێ بەڵام تێبینی دەکرێتەوە کەسێک کە بە تەمەنە سیەکانی هیلاکە بەو شێوازە تابیری بکەین کەسێک نەخۆشێکی درێژخانی سی هەیە و فایبرۆس وشک بۆتەوانێت نەخۆشێک بەرکەوتنی کیمیاوی هەبوو پێشتر ئەمانە ئەتوانین بڵێن خێتە ڕیسکواتە گروپی هیلاکەوانێ ئەمانە سیەکانیان لەوانەیە کە توانای باش نەبێت لە کاتی هەوکردنەکە زیاتر هیلاکە بێت زووتر بە سەختتر ئەیگرێ بەڕاستی بەڵام خۆی بێت پەیڕەوی پرۆگرامی بکات پرۆگرامێکی کۆمەڵاتی بێ پرۆگرامێکی تەندروستی بێ بە شێوازێک بڵێ وەڵام بەرگری خۆم بەرزەکەمانە بۆی نەخۆشیێکی وەکو H1N1 بێ کۆرۆنا بێ شتێکی دیکەم گر لەمانە هەوکردنەکەم سەخت نەبێ نابێتە ڕێگر بەڕاستیەوە کەسێک هەستیاریشی هەبێ هەر ئەکەوێتە زمانی گروپی لاوازەکە بەڵێ ئەتوانین بەڵێ ڕاستە هەستیاری تر شێوازەکانی بۆ منە تۆ کەسێک کە ئەوەی کە بخوان پێڵێن بە زمانێکی سادە ڕەبووە بەڵێمە هەستیاری عادەتەنەوانی کە ڕبوویان هێ زۆر بە سەختی هەوکردنەکانی کۆندامی هەناساگرن دکتۆر ئەگەر لە حاڵەتێکە تووشی کۆرۆناکە بووین نیشانەی سەرەتایی هەناسەتوندیمان هەبوو ینی سەرەتا لێ قورس نەکرد بووین یا کەسێک خۆی تووشی کۆرۆنا ئەبێت و پێشووتر گرفتی سیەکانی هەیە یان بە تەمەنە ئەمانە چی بکرێت بۆ ئەوەی کە بابەتەکە لێمان قورس نەبێت و نەگاتە حاڵەتی مردن کە حاڵەتەکانی مردن زۆر بۆ لامان ئەزانی ئەمە پۆڵێ نەکرێت واتە کە تۆ نەخۆشەکەت بۆیە نەخۆشەکە سنگاندنی بۆکی بزانی تەمەنی نەخۆشەکە چەندە نەخۆشی درێژخانەکانی چییە و هاتنی بە نیشانەکانی چیە بەڕاستی پۆڵێ نەکرێت بۆ گروپێکی خاو مامناوەند سەخت و زۆر سەخت بە پێی ئەمە پزیشکی پسپۆر هەڵسەنگاندنی خۆی کات و ڕێنمایی ئاەتە لەگەت چارەسەرا واتاگەر نەخۆشێک هەوکردنەکەی مامناوەند بێت کەسێکی گەنج بێت دەتوانێت تەندروستی باش بێت کێشەی نەخۆشی درێژخانی نەبێت لەما بە چەند سەپلیمنتێکی وەسیت و ئەنێری توانێت مڕاقبەیەکی بەڵام ئەگەر نەخۆشێک نەخۆشی درێژخانی وەکو چاندی گورچی کرد بە یاخود شەکری هەبێت و کۆنتترۆلی شەکری باش نەبێت تەمەنی سەر و 6 ساڵ بێ ئەگەر هەوکردنەکەی مامناوەندیش بێ لەمە ئینزارێک تاتی حەزەرەکەی و کەسە گەنجەکەیانی دیتە ماڵەوانێ ڕێنمایەکانی فەرقەکە و چارەسەرەکانیشی باوەڕتان بێ فەرقەکات ئەگەر کەسێک بۆ نمونە بە تەمەن بێت تووشی کۆرۆناش ببێت ینی نیشانەکانیشی زۆر قورس نەبێ ئەوە مەفروزە سەردانی دکتۆر بکات چونکە هەندێک کەس ئێستا تووشی کۆرۆناش بێ هەر لە ماڵەوە بێنێتەوە ئەوە پێویستە نەئەبێت ئەو لە ماڵ لەمێنێتەوە بچێت سەردانی دکتۆر بکات بە دڵنیایی وایە یعنی ئەو کەسانی کە بەتەمەنن و کەسێکە نەخۆشی درێژخانی هەیە و کەسانی کە لە گروپی مەترسیەکانان باشترە لە کاتێکی زۆر زووە هەر هەستی کرد نیشانەی هەیە و پشکنێکی کرد زانی ئەنجامەکەی پۆزتیڤە
بچێت بۆی هەڵسەنگاندنەکەی بۆ بکرێ بزانین لە چ گروپێکات چونکە ئەگەر نیشانەکانیشی بەهێز نەبێ نیشانەکانیشی بەهێز جارێکە تایەکی هی گیانەشەی هەیە بەڵام تۆزانی نەمەسمە ئەگەر نیشانەکانیشی بەهێز نەبن بەڵام کەسێکی بەتەمەن و نەخۆشی لەشکانی نیشانەکانی چێت تۆ تایەکی بەسییت و گیانەشەیە گەمە نیشانەیەکی بەڕاستی سەخدا نانرێت ئەمە کۆندام کە نەخۆشەکە تەنگە نەفەس بوو هەنا ئۆکسسیجینی دابەزی لەمانە ئایتر تۆ هەڵسەنگاندنەکەی ئەڵێمە نیشانەکەی سەختە بەس تەنها تای هەیە و گیانیەشە و ئەمە لەبەر ئەوەی لە گروپی ترسا و ئەم نەخۆشە درێژخانەکەی هی هەڵسەنگاندنێکی جای هەوە چارەسەرەکەی باوەڕتان بێ فەرقەکە چونکە چارەسەر لە کاتێکی ڕاستە ئەنجامێکی باشی ئەبێت کاتێک کە چارەسەرەکە تەخیر بوو دواتر فرێ ناکەویت ینی ئەوە نابێت لە ماڵ بمێنێتەوە ئەو کەسانە نەخێر ینی ئەوانەی کە خۆیان تەنها وەکو چاولێکەری لە سوۆشال میدیاوە لە هاوڕێیەکی لە دراوسەیەکیەوە کۆمەڵێ لە چارەسەرەکان ئایتمەکان دووبارە وەرەگرێتەوە خۆی دەچێت بە دەستی دەکەوێت و دەیخوات و بەکارێنی و بۆ ئەمەلەی کە بڵێ من چاکە بمەوانە و بەرباش بچبنە ئەم فەرقی هەیە ئەم ڕێنمایەکی تایبەتی ئەوێ کەسی پسپۆرە بێ بیبینێت ئەنی تەسەورەکەی ئێمە ڕۆژانە چەند نیشتی سیر و سەمەرە دەبینین لەمانە نەخۆشیکە نەخۆشی درێژخایانی هەبووە چەند ڕۆژە پێشتر نیشانێکی بووم باوەڕتان بێت لە فترێکی زۆر کورتە وای لێ هاتۆ کە نەخۆشەکەی تتوانێت هەناسانی نەماوە بۆ حاڵەتەکانی مردنمان زۆر بوون بە کۆرۆنا ئێستا حاڵەتی مردن زۆر بووە بە تایبەتیەوەی کە باسەکەی بۆچی لە سلێمانی وایە لە سلێمانی کاتەکانی دیکەش وا بووە لە شەپۆلی یەکەمی شەوا بوو ئێستا توانین بڵێن شەپۆلی دووەماین هەڵکشانە سلێمانیا لە لووتکەیە بووە و دوای 2 بۆ 3 هەفتە تێبینی دەکەن دەچێتە شارەکانیکەوە سروشتیەوە بۆ ئێمە لە هەڵکشان ناوین هێشتا شارەکانی دیکە نەچۆتە هەڵکشانواتە ئاوتبرێکەکە شەپۆلەکە لە لووتکەیان نەبووە ئێمە کە گەشتینە لووتکە بەڵێ کوشندێکە زۆرە بێت بۆ لەوانەیە کە بە بۆچوونی من لە ئەم هەفتێ و هەفتەی داهاتوو 2 هەفتەی ترا چونکە عادەتەن شەپۆلێکە بێت 4 بۆ 6 هەفتە بخایەنێ زیاتر نەبێت لە فترە 1 هەفتە ئاگەیتە لووتکە دوای دائەوەزێتەوە لەوانەیە کە لە 10 ڕۆژی داهاتووە ڕێژەی کوشندی و توشبوون تۆزەکەم ببێتەوانێ لە شارەکانی دیکە تێبینی بکەین هەڵکشان هەبێت لەوێ وردە دەڵێن وەزی پای زستانە ئیتر حاڵەتەکە تاوا بەرەو مەترسی ئەڕوات بڵێ ڕاستە تۆ وەرزەکە کاریگەری زۆرە گواستنی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ هەڵکشێت زیاتر بێت بەرکەوتن زۆرتر بێ وە خوێندن دەست پێ دەکاتەوانێ ئەمانە هەمووی فاکتەرن تۆ مستەمر هاتوچۆی بازرگانی و کۆمەڵاتی تێ لەگەڵ ئەم وڵاتانی دراوسێتا کە لەوێژ بەڕاستی بڵاوبوونەوەکە بەرەو سەرەوە دەستێتوانێت داین ئێمە ئێستا ئێمە لە قۆناغی شەپۆلی دووەم لە لووتکەین بۆچین لە لووتکەین و بەرەو خوارەوە لەوانەیە کە بچێتەوە لە چەند ڕۆژێکی داهاتووە لە حاڵەتی مەترسیداراین بەڵێ حاڵەتی مەترسیداراین و بووین هەفتەی پێشووشە هەروە بوو ئەنی بە شێوازێک بوو خستەخانەکان پڕبوونە نەخۆش شوێن نەما بوو ئێستا لەم قۆناغی ئێستا بۆ باس لە ڤاکسین جارێ دەنگی نییە و شتێ بابەتێک نییە کە WHO سەپان ینی سەپلایتی کرد شیری کردێتمانە سێمان بۆ 6 جارێکە هیچ شتێک دەنگی باشە چی بکرێ بۆ ئەوەی کە ئێمە بەرەوەرزی پاییز و زستان ئەڕۆین و ناشکرانی بۆ نمونە ئێستا تۆڵی گەشتیاری ئەی گەشتیار ئەبێ بێت خەڵک معیشەتی لەسەر و بابەت هەیە خوێندن نەکرێتەوە چی بکەی ئەمانە خەبێت چی بکرێ هاوڵاتیان ئەزانی چۆنیە برای بەڕێزم خۆی ئەم پلاندانانە بەڕاستیە بێ تیمی پسپۆر دایبنێ ئێستا لە وڵاتی بەریتانیا لە چەند ڕۆژی پێشوا پلانێکی کایاندانا یعنی ئەو شتێک کە پەیڕەو ئەکرا لێرە لە مانگی 2 سیاوەکو قەدەغی هاتوچە و شێوازێکی دروست نەبوو کاریگەری خۆی هەبوو بەڵام هێشتا نەخۆشەکە زۆر ڕوون نەبووە پەلەپەلێکی پێوە دیار بوو لە چەند وڵاتێکی دیکە شەرئەکرانەکە لێرە دواتە سەیران کرد شێوازێکی زۆر دروست نییە تۆ تەنها ئەو ڕێکاری کە ئەگیرای بەربەڕاستی وەکو قەدەغەیەکی هاتوچۆ بوو یاخود داخستنێکی نیمچەی نەک داخستنی تەواوی شارەکان بۆ فترێکی کورت هەفتەیە 10 ڕۆژ نەک مانگ و 2 مانگ و 3 مانگ لە کاتێکا کە تۆ هەوکردنەکە زۆر سەخت بوو کاریگەریکی ئێستا وڵاتی بەریتانیا پۆڵێنی کردی بە پلە 1 و پلە 2 پلە 3 دەڵێ شارێکم پلەیەکە بۆیە لەوێ نیمچە داخستنەکەی تۆزە تونترە و شوێنە گشتەکان بە تایبەتی کافتریا و نادی و باڕەکان بەم شێوازە نووسراوە لەناو پەیجە ڕسمیەکانی وڵاتی بریتانیا ئەمانە داخا بۆ چەند ڕۆژێک لە پۆلێنی دووە نەخێر هەندێکیانەوە لە پۆلێنی سیاڵە ئەم شارە توشبوون هەیە بەس بۆ شێوازە نیە بۆیە تۆ بێ پۆلێنی برارەکانت بکەیت ئێستا لە شارێکی وەکو سلێمانیا یاخود هەرێمی کوردستان شێوازێک بێ بۆ چوونی من شتێک با تێبینیکەین و باسیکەین لە ژیانی ڕۆژانەمان هەموو کەس تێبینیەکە ناو بازار چاخانە کافتریا مزگەوتەکان نادیەکان بە شوێنی لایڤ میوزیک بازارە شعبیەکان بەڕاستی هەمووی قەرەباڵغ و کراوەیە باشە بەڵام تۆ خوێندن کە قوتابخانەیە زانکۆیە ئەساسی کۆمەلگای کە پێی ئەگەین توێ هێڵێتەوە بۆ داهاتوو
ئەمە داخراوە کراوە بە قوربانی ئەمە خۆشگوزەرانی هاوڵاتی لە ڕۆیکی ترەوانێ بۆچی هاوڵاتی نایەت ئامادەی ئەوە بێت کە ئەم خۆشگوزرانی خۆی قفڵ کابووی مناڵەکە لە خوێندن بەردەوام بێ ئەگەر من بم کافتریا و نادی و پەرزگاکان و هەندێک شوێن هەیە بەڕاستی لە ناو کۆمەلگای کە شوێنی قەرەباڵغی و بەرکەوتنی و گوێپێنەدانە نیمچە داخستن ناڵم داخستنی تەواو بۆی بژێویەکی شەرمێنێ بۆ هاوڵاتی نیمچە داخستنێک پلانێکی بۆ دانیم بۆ فترەیەکی کورت نەبێت تەمای نیگەرانی لە مقابلە خوێندنەکە ئەهێڵمەوانێ باش ئەو کەسانەی کە تووشی کۆڕۆنا بوون جارێکی دیکە تووشە بنەوە پێویستیان بە ڤاکسین هەیە ئەوان ئەگەر ڤاکسین ئامادە بکرێت پرسیارێکی جوان و زانستیشە و پرسیارێکی کە زۆر کەسێسە خۆی ناپارێزێڵە لە بەرۆی من تاو توش بووم و جای کە توش نابمەوە ئێوە چەند منەمان بینی من شخصی خۆمەوە چەندین لە هاوڕێیانمان ڕۆژانە خەڵکە بینی کە دووجار توش بۆ تۆ باوەڕ بێ و هەندێک کەسە بۆستان پێکردو سێم جاریشی بووە سێم جار توش ئەبێتەوە ئەڵێن ئەگە توش بین و کۆنفلۆنزایکی بەسیط بە تەواوەتی هاتووە بە پشکنینی PCR جینات لە لوتیا کە پۆزتیڤ بووە دوای 15 ڕۆژ 20 ڕۆژ نێگەتیڤ بۆ تۆ چاک بۆ تۆ مانگی داهاتوە تۆ بەلامان توش بۆ تۆ و جاری سێمی ژاتۆ تۆ لە هەستەکەم نیشانەمێ بە جارێکا پشکنینی نەکردووە بەڵام ئەوەی کە جەناب تێڵێ ئەگەر ڤاکسین بێت بەڵێ ئەم کەساگە ڤاکسینەکە وەرگێ پێشبینی ئەکرێ بیپارێزێ بەڵام زۆر باش نابوو شخصە بۆچی ئەو دووجار بەس تووشتی گرتوێتی بەڵام چانسی هێشتا توش بێتەوە کاتە لەم شخصای پێچێ ڤاکسین سوودی نەبێ زۆر کاتە پێویستی بە ڤاکسین ئەوانەی توش بوون وەری ئەگرێت ئێمە قەت بوو پێشناز ناکەم من تۆ وەری مەگرە دووجار تۆ ڤایرۆسە سروشتەکەت گرتوێشتا چاک بوویتە تۆ توش بیتوانێت بەڵام ڤاکسینەکە نالەوانەیە کە شێوازی دروستکردنی بەرگری لە ڤاکسینەکە میکانیزمێکی دیکەی هەبێت بۆ ئەگەر هەر وەری بگرێ قەیناکە ئەو کەسی کە توش بێتەوە نیشانەکانی تون دەبێت یان نا دووەم جار تێبینی ئەوەشمان کردەوە مەشە پرسیارێکی جوانە چەند کەسێکی دووەم جار کە گرێتەوە سەختتر گرتوێتەوە خۆی پێشبینیەکەوە تۆڵی دووەم جار کە گرێ ئەگەر هەچی نەبێت بەرگریەکی کەمیش بێ بەڵام چەندین نەخۆشی بینینەوە زۆر بە سەختتر گرتوێتەوە زۆر سپاس بەڕێز دکتۆر سەفین عوسمان پسپۆری نەخۆشیە گوازراوەکان سپاس دەکەین سپاس بۆ ڕێنمایەکانت سپاسانەکەی تاوکەسە بینەرمان و سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتکاری بەرنامەی ڕوان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ